شیریانی بخشنده مارو سالو جان 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 رای گرگری رای رنجری مزونا شنایی اگر من ماله میرمش کاله آوزنده کوشان کوشان جان جان پیشه مایا رگه مایا راگینا دوایی تاخير نادوري جه سرما وسيتي وأداري جان 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 مروخيني بما نفسي دايما تناهيني. سڵاوتان لەبێت بینەرانی عزیزی تلڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵین بە بەرنامەی ڕاستەوخۆ لە خزمەتتانداین. ئەمڕۆ شەممە 23 مانگی ڕەزبەری 1401 هەتاوی بەرابەرە لەگەڵ 15 ئۆکتۆبری 2022 زاینی. با بەرنامەی ڕاستەوخۆ سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی کوردستان و ئێران بە گشتی بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان لە خزمەتتانداین. ئازیزان هەروەک ئاگادارن بە دوای بانکێشتی خەڵک و خوێندکاران و هەڵسوراوانی مەدەنی بۆ مانگرتنی سەراسەری لە ڕۆژی شەمەواتە ئەمڕۆ چەندین شاری ئێران بە تایبەت کوردستان بە مانگرتنەوە پێوەست بوون. بە پێ و راپۆرت و هۆڵانی کە بەدەستمان گەیشتووە کاسبکاران و بازاڕیانی شارەکانی سنە، سەقز، بۆکان، مەهاباد، سەردەشت، پیرانشار، کرماشان، مەریوان، شاڕیڕێی، کەرەج، بانە وا چەندین شاری دیکە بەداخستنی دوکانەکانیان سەرەڕای پشتیوانی لە ڕاپەڕینی گەلانی ئێران ناڕەزاتی خۆیان لە ئاست سەرکوتی دڕندانەی خۆپیشاندەران و هێرش بۆ سەر قوتابیانی مەدرسەی شاهدی ئەردەبیل وە گیان بەختکردوی خوێندکارێک نیشاندا. ئێمە زۆرمان پەیام و ڤیددیۆ بۆ هاتووە، بەڵام ئێستا چەندێک لە هاوڕێیانمان لە دەرەوەی وڵات کە دیارە ئاکسیۆن بەڕێوە چووە لەسەر هێڵن دواتر لە مەجالدا ئەم پەیام و راپۆرتانی کە بەدەستاتوە دەخێنینەوە. ئێستاش ئەگەر هاوڕێیانی ئۆتاق فەرمان هاوڕێ بورهان کە تاوە دەبێت ئەو جۆرەی کە پامی پێداین هاوڕێ بورهان بێتە سەرخەت راپۆرتێکمان لێ پێبدا. هاوڕێ بورهان ئەم کاتت باش ئەم کاتە تا باش هاوڕێ ئەبیر سڵاو بێ و بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس هاوڕێ بورهان، سەرەتا پێمان بڵێ ئەم ئاکسیۆنە کە بەڕێوە چوو لەلایەن چ کەسانێک و لەلایەنی سیاسیەکان بۆ مانگرتنە کێ بوو دەری کردو ڕێژەی بەشداربوون چۆنە تا ئێستا؟ هاوڕێ ئەمیر بەڵێ ئەم ئاکسیۆن و تەزەوراتانە هەموو هەفتەیە یەک دوو جار تا سێ جار لە هەلسینکی و تۆرک و تامپرە شارە گەورەکانی فینلاند بەڕێوەچێ کۆمیتەیە پێکاتووە لە ناوەندی هەمکاری ئەحزابی کوردستانی وە کۆمەڵەکان و حزبی دموکرات و هەروەها کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران لە ئەکسەر شارەکانە بەرگزارەوێت. جارجاریش مەسەڵەن ئەحزابی تری پێ پەیوەستەون، بەڵام زۆرتر ئەو ئەحزابەیە خەڵکێکی زۆر بەشدار ئەبن نسبەت بە جەمعیەتی مهاجر لەم شارانە ئەوڕۆ هەرۆ جۆرە ئەوێنە نزیک 150 نەفەر لەم شارە بەشداریان کردە کە جەمعیەتێکی زۆرە بۆ شارێکی وەکو تۆرکۆ. زۆر باشە ئێمەش لەلایەن کۆمەڵەوە ڕێکخراوی دەری حزبی کۆمونیستی ئێران بەشداریمان کردە و بەیانیەکەمان ئێمە خوێندەوە و پێشکەشی بەشداربووانمان کرد. ئێستەیشەوە خەریکن بە شعاری ژنجیان ئازادی و چەند قەت شیعر و موسیقی و درشمی ژنجیان ئازادی هەروەکو ئەبیسن تەزەوراتەکە ئیدامەی هەیە. بەڵێ هاوڕێ بورهان هەراوە لەسەر هێڵبێنەوە هاوڕانی دیکەش لەسەر هێڵمدا بچینە لای هاوڕانی ترمان ئەگەر هاوڕێ کاروان بتوانێت یەکێک لە هاوڕیان بێنێتە سەرخەت بزانین لە کام وڵات و کام شارە. بەڵێ هاوڕێکیان محەممەدی لە کۆڵنی ئالمان هاوڕێکیا دەنگی ئێمە ئەم کاتت باش. سڵاو ڕێز و حرمەت بۆ تۆ هاوڕێ ئەمیر و سەرجەم هاوڕیانی پێشمەرگە و بەڕێوەبەرانی تەلڤیزیۆنی کۆمەڵە. سڵام هەیە بۆ بینەرانی تەلڤیزیۆنی کۆمەڵە. بەڵێ من دەنگی ئێوەم هەیە ئەگەر ئێوە دەنگی منتان بەباشی بێت. بەڵێ دەنگ هەیە هاوڕێکیا ئەگەر دەکرێت راپۆرت و هەواڵی گزارشێمان پێ بڵێ کە لە سعات چەندەوە ئەم ئاکسیۆنە بەڕێوە چووە، ڕێژەی بەشداری چۆن بووە، لایەنە سیاسیەکان چێن بەشداریان کردووە؟
هاوڕێ ئەمیر ئەمڕۆ لێرە حزبی دموکراتی کوردستانی ئێران کۆمەڵی زەحمەتکێشان کۆمەڵی شۆڕشکێر و زەحمەتکێشان و ڕێکخراوی کوردستانی حزبی کومنی ئێران کۆمەڵە لێرە بەشدارن چەند سەد کۆبوونەوەیکی چەند سەد کەسیە و بەورەیەکی بەرزە و خەریکی دەربڕینی ناڕزایەتی خۆیان و بە هەموو جۆرە وتارێک پێشکەش کراوە لەم ناوەدا چالاکانی بەلوچ و نەتەوەکانی تری ئێرانیش لێرە بەشدارن بە ئیافەیەوەی کە کۆمەڵێک چالاکی چەپ و کۆمونیست و فێمینیستی ئاڵمانیش لێرەدا لەگەڵمان بەشدارن. بەڵێ هاوڕێ چییە ئەم بۆ ئەوەی کە ئەم ئاکسیۆنانە هەروە بەردەوام بێ پلانی ترتان هەیە؟ بەڵێ کاکەمی ڕاستەکەی ئەوەستە کاک بورهانیش ئاماژەی کرد لە ئاڵمان لەم بوارەوە زۆر ئەکتیڤە بە تایبەت شاری کۆڵن ئەتانی بڵێ شەرەیان یا شارڕەگی چالاکی سیاسەکانە لە ئاڵمانە هەموو هەفتەیەک چەندانە چالاکی لە ئاڵمانە هەیە بە تایبەت لە شاری کۆڵن و پلانمان هەیەوە بە دڵنیاییەوە بەردەوام دەبین و تاستە ئاخرین دەقە و ئاخرین سات دەست چالاکیەکانمان هەڵناگرین و چیمان پێ بکرێ بەرامبەر بۆ شۆڕشە بە دڵنیاییەوە لە خزمەتا دەبین. زۆر سپاس هاوڕەتی هەروە لەسەر هێڵبمێنەوە دەچینە لای هاوڕێ مەحیا لای یوتیوبۆری سوئێد لەگەڵماندا ئێستا. باشە کاکەگیان هەروە بمێنەوە لەسەر هێڵ بۆ ئەوەی کە بێن و اعتراض و مبارزات باش سلااو هاوڕێ مەحیام کاتت باش ئەنگیومان هەیە فەرموو ئەگەر دەکرێت ئەو ڕۆژ ئێمە لێرە کۆبووینەوە تقریبا لە ساعتی دوانزەی نیوەڕۆ بە کاتی سوئێد خەڵکێکی ئێزگارزار کۆبوونەتەوە ئەوە ئەحزاب و دەرایەناتی سیاسی جۆراجۆرن موزیک و ئاهەنگ و شتیانی کردووە ئێستا کاکسێنی حەمێدی ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵە خەریکە قسە کات تقریبا خەریکە دێتە کۆتایی قسەکانی بەشێکی زۆر لە سازمانهای جۆراجۆر ئەفرادی منفەردوانە هەموو لەم مانیفێستە یان لەم ئەترازیە بەشداریان کردووە و هەفتەیاندا لە سوئێد و لە بڕێک لە کشوەرەکانی تر یەکدانە ئاکسیۆنێکی زۆر گەورە بەڕێوەچێت کە هەموو هێزەکان بەشداریەکان بە تایبەت هێزە چەپەکانی وڵاتانی ئەم شوێنە بەشداریەکە. بەڵێ هاوڕێ مەحیا منم پرسیارم لە هاوڕێکیاش کرد دیارە ئەم ئاکسیۆنانە بەردەوام بەڕێوە چووەوە کۆمەڵا ڕێکخراوی حیزبی کۆمۆنیستی ئێران زۆر چالاکانە بەشداری ئەم ئاکسیۆنانە بووە تا چەندە کاریگەری و ڕۆڵی بووەوە ڕای گشتی تا ئێستا هەڵوێستیان چۆن بووە هەتا ئێستاکە بە چەند ئاکسیۆنەوە زۆر باش بووە دوێنێش من بە عەرزانم مەراتب جیاواز بینەوە بەڵام ڕۆڵە یەکەوە مەراتبەکانمان بگرین و شێوە ببینن ئێوە دیارە دەنگی من نایەت نای کامێن دەنگی من دێت یاکونا بەڵێ هاوڕێ مەحیا دەنگت دێ فەرموو زۆر لە شاری تۆبۆری کۆبوونەتەوە لێرە ڕفەقەکانی ئێمە پەیامیان داوە و ئەوە سیراتی زۆر باشیشی بووە هەوڵشمانەوەی ئێمە تۆزە جیاوازی بووە جاری وا بوو مەراسم شتووە گیراوە خەریکین لە ڕاوێژیان لەگەڵ یاناکە توانین هەمیشە پێکەوە بین و بالاخره یەک مەراسم بگیرین چونکی ئەو بخۆی تاسیرێکی تاندازێ منفی لەسەر خەڵکی وڵاتانە بوو بۆیان پرسیار بۆ چۆنەکرێ هاوکات ئێوە لە چەند شوێن مەراسمتان بێ ئەگەر هەمووشتان جزوی ئەگەر هەمووتان دژی کۆماری ئیسلامی نوانە ئێمە ئەمانەیە تاندازێ بتوانینەوە ڕێک بخێنەوە بەیەکەوە بین و سەر ڕایەوە کە بیر بۆچوونی جیاواز هەیە. بەڵێ هاوڕێ مەحیا گەر دەکرێت هەوا لەسەر هێڵ بمێنەوە هاوڕێ ئەسعەد ڕۆستەمیشمان لە کۆپێنهاگی دانمارک لەگەڵە بە ئەویش بێنینە سەرخەت و کاستن بەس
زۆر سپاس فەرموون الان یه موزیک با هم دیگه میشنویم کۆپنهاگی دانمارک پێ بدەی فەرموو یه دست برای خودتون بزنید لێرەش لە ناوەندی شاری کۆمەڵێکی بەرچاو لە ئێرانیانی دانیشتووی کۆپنهاگ بووە بەشێکی تر لە شارەکانی دانمارک پیشەندانێکی جەماوەریە پێشەکانی دیارەکانیدایە و ئەوانیش دەچۆڵە سەنە پاڵ دەنگی کۆمەڵانی خەڵکی ئێران بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆیان گریه های بیوه برای تصویر و تکرار این لحظه برای جمعی که خنده برای داشتن برای رودە لای ئێوە دەنگەکەی زۆر ئێمە گومان لە دەنگی بەڕێستان نییە ئێستا باشترە ئێستا باشترە بەڵێ وەک کە ئاماژەم پێدا ئەمڕۆ کۆمەڵێکی بەرچاو لە خەڵکی دانیشتووی کۆپنهاگی دانمارکە هەموو هەفتەیەک بەشداریان کردووە لە خۆپیشاندانەکان و ئاکسیۆنەکان بۆ محکومکردنی کردەوە جنایەتکارانەکانی کۆماری ئیسلامیدا ئەمڕۆیش دیسان بەشدارن و دەنگی خۆیان نەخەنە پاڵ دەنگی کۆمەڵانی خەڵکی ناڕازی لە ئێرانەوە هاوکات لەگەڵاوان هەنگاو بە هەنگاوی ئەم شۆڕشە پێوەن و لە لایەکی تریشە و قرارە ئەو کردەوە سێوانەی ڕژیم کە بۆ قەتڵعامی خەڵکی کوردستانە و پلانانەی داناوە لەم ڕۆژانەی دواییە بە توندی محکوم بگرێت و ئەم ئاکسیۆنە هەر لە درێژەی ئەو ئاکسیۆنانەیە کە لە هەفتەکانی ڕابردووە لە ناوەندەی شارە گەورەکانی ئەوروپا بەڕێوە چووە. آقای علی آزاد سەروا لەسەر هێڵ بمێنەوە کامرانیشمان لەگەڵدا لە ئیستەکۆڵمی سوێد ئەگەر هاوڕێ کاروان بتوانێت ئەویش بێنێتە سەرخەت کە ئەوێش بتوانێت گزارشی ئیستەکۆڵمان پێ بدات ئەگەر هاوڕێ بورهان لەسەر خەتماوە چون وا دیارە بەشی ئەوێ ئاکسیۆنەکە خەریکە تاوە دەبێتمە یەک پرسیار لە هاوڕێ بورهان بکەین هاوڕێ ئەمینجانم کاتە باش دەنگی من دێت بەڵێ هاوڕێ بورهان دەنگتان دێت هاوڕێ بورهان گەل لەم ئاکسیۆنێک ئێستا بەڕێوە چوو دەنگۆی ئەوە هەیە کە لە شوێنێکی تر ئاکسیۆنیکە بەڕێوە دەچێت ئەمە وایە ڕاستە ئەگەر لە شاری هەلسینکی ساتە زۆراتێکی تر هەروە بەڕێ دەنگتان زۆر زەعیفە هاوڕێ بورهان ئەگەر دەکرێت ئێستا چۆنە دەنگم باشترە مایکەکە نزیکەوە زۆر سپاس ئێستا دەنگم باشترە باشترە بەڵام زۆر باش بڵین نا زۆر بەداخەوە زۆر بای دێت وێرە و دەوکەینەوەی زەعیفە بەڵێ لە هەلسینکی ئێستا ئاکسیۆنێکی تر هەر بۆ جۆرە بەڵام گەورەتر بەڕێوە ئەچێت کە یەک دەفعی بۆ ئاکسیۆنی هەلسینکی ئێمە پەرتەسلیمان بۆ ئێرە بوو نەمانزانی لێ بەرگزارە بێ بەڵام باتەوە دێ بە زەرورەتەکەی لەوێت بەرگزاریان کرد ماندوو نەبن و کەسیان خۆش بێت کە ئێستایش پێش ئەوە هیندن نمایشێکی زۆر جواندرا کە تعدادێکی چوو ژن هاتن شعاریاندا شەبی سازیان کرد زۆر بە نمایشێکی باش کە مەحموورینی حکوومەتی چۆن سەرکوب بکەن چۆن ئەدەن لە خەڵک لیباس شەخسیەکان کە زەبتم کردە دوایی بە ئەینێرمە خزمەتتان زۆر زۆر سپاس هاوڕێ بورهان سپاس بۆ ئەم راپۆرتەی کە داد لەسەر ئەم ئاکسیۆنە حتمەن وێنە و ڤیدیۆکانمان بۆ بنێرە ئێمە لە درێژەی بەرنامەکاندا حتمەن بڵاوی دەکەینەوە هاوڕێ چیامان لەگەڵ ماوە هاوڕێ کاروان هاوڕێ چیا دەنگی ئێمە هەیە بەڵێ کاک ئەمیر ئاگام لێتانە بەڵێ فەرموو هاوڕێ چیا ئەم ئاکسیۆنانە تا ئێستا چەندەی کاریگەری داناوە لەسەر بیرۆڕای گشتی ڕۆڵی ئەم ئاکسیۆنانە گەر دەکرێت باس بکەیت ڕاستیەکەی کاک ئەمیر من لەم چەند ساڵەی کە لە ئەڵمان بووم لە گەلێک خۆپیشاندان و ئاکسیۆنا بەشدار بووم بەڵام بەجد ئەیژم بەجددی ئەیژم دا ئێستا هیچ کامیان ئەوەندە کاریگەری لەسەر
ڕووناکردنەوە و تێگەیشتنی خەڵکی ئوروپایی بەتایبەت کە من لە ئەڵمانم خەڵکی ئەڵمانی نەکردووە زۆرینەی خەڵک زۆرینەی چالاکانی سیاسی هاتوونە سەر خەت و هەواڵەکان بە ڕۆژ تاقی بەکەن تەلڤیزیۆنەکان باسی دەکەن ڕۆژنامەکان باسی دەکەن و ئەمە جیا لە نەخشی هەواڵەکانێکە لە ئێرانەوە دێت بەشێکی زۆری هاژێر کاریگەری چالاکانی سیاسی ئێرانی و کوردستانیە لە ئەڵمان هەڵا لێرە چالاکی بەلوچستانن لاکاردێکیان پێ هێمای شەهیدەکانی بەدەستی سوپای پاسداران داون و هەروان نەتەوەیان لێرە زۆرن بەجد و بە خەتاری پێگیری ئەم هەواڵانن و مەسەلە بەڵێ وا دەرە هێڵ ئینتەرنێت زۆر لاوازە هاوڕە چیە ئەگەر دەنگی منی هەیە هاوڕە چیە وا دیارە ئینتەرنێت لاوازە لایەوە تەسویرەکەتان ئەوە باشتر بوو هاوڕە چی ئەگە دەنگی ئەمەتەیە ئینتەرنێت لاواز بوو گەما شوێنەکەت ئەوەستەی باشترە بەڵێ ئاگادار بووین بەڵێ ئەگەر دەکرێت شوێنەکەتان ئەوە بکەن بۆی کە ئینتەرنێتەکەت باشتر بێت کاریگەری ئەم ئاکسیۆنانە ها لە حدێکە ڕۆژنامەکان ڕاگەیاندنن رادیۆکان و ئەڵێم دیزانەوە دووپاتێکەمەوە چەندەها جار لە پارلمانی ئاڵمانیش حتا باسی کراوە باسی ڕۆژانەی تواو ناوەند و مەحافلی سیاسی و حتا چالاکانی کۆمەڵایەتی ئەڵمانیا بەڵێ فەرموو یەکێ لە هاوڕێیانیشمان ئەویست بە کورتی ڕێپۆرتاژی بات قسەیە بکات ئەگەر ئیجازەمان هەبێ فەرموو ئەڵێم من بیەمادانی لەو بەڵێ دەتوانین بیدەنە هاوڕە چیا دەنگی ئەمە هەیە هەڵێوەی کە دەیبینن ئێستا لە کۆڵنی ئاڵمانە ئاکسیۆنێک دووبارە بەڕێوەچووە کاک چییە ئەگەر دەنگی ئێمە هەیە ئێمە ئاگادارکەی بەڕێستان بەڵێ دەنگی ئێوە بەباشی هەیە هەڵیانە ئاکسیۆنەکە بەردەوامە ئێستا بەڵێ ئاکسیۆنەکەمان بەردەوامەوە لە درێژەدا ئەگەر ویستان دووارە ئەتوانین بینەوە سەر خەت و لەگەڵتان قسەکەی زۆر سپاس حتمەن وا دەکەین لە درێژەدا حتمەن دێنینەوە سەر هەڵ و ئاگاداری خۆزی ئەوێشمان بکەیت زۆر سپاس بۆ ئەم هەواڵ و راپۆرتەی کە لە کۆڵنی ئاڵمان دات پێمان زۆر سپاس بۆ هاوڕێ چیا محەممەدی سپاس بۆ هاوڕێ مەحیا هاوڕێ ئەسعەد هاوڕێ بورهان و پێمان نەمانتوانی لەگەڵ کاک کامران لە باغیان پەیوەندی بگرین کە لەوێش لە ئیستکۆڵنی سوێد ئاکسیۆنی ناڕەزایەتی بەڕێوەچووە بەڵێ هەروەک ئاگادارن بە بانکێشتی کۆمەڵانی خەڵک و خوێندکاران و هەڵسوڕاوانی مەدەنی بۆ مانگرتنی سراسەری ئەمڕۆ شەممە 23 مانگی ڕەزبەر چەندین شار لە ئێران بە تایبەت لە کوردستان و لە چەندین وڵات ئاکسیۆنی ناڕەزایەتی بەڕێوەچووە کە ئێستاش لەگەڵ چەندێک لە هاوڕێیانمان لە دەرەوەی وڵات لە چەند وڵاتێک وەکو ئاڵمان سوئێد دانمارک فەنلاند و دووبارە لە ئیستکۆڵمی سوێد لە ئاکسیۆنانە بەڕێچووە ئێمە لە مەجالدا حتمەن دووارە پەیوەندیان پێوە دەکەین و ئێوەش ئاگاداری ئەوێ دەکەین هەروو گوتمان تا ئەو ئێستاکە کە ئەم راپۆرتی هۆڵانی کە بە دەستمان گەشتووە کاسبکاران و بازاڕیانی شارەکانی سنە سەقز مەهاباد بانە مەریوان دیواندەرە سەردەشت پیرانشار کرماشان شاریڕێی کەرەج و چەند شاری دیکەی ئێران بەداخستنی دوکانەکانیان سەرڕای پشتیوانی لە ڕاپەڕینی گەلانی ئێران ناڕزاتی خوان لە ئەسەرکتی درەندارەی خۆپیشاندەران و هێرش بۆ سەر قوتابیانی مەدرسەی شاهدی ئەردەبیلی وەگیان بەختکردوی خوێندکارێک نیشاندا جێگەی ئاماژەیە
کە شەوی ڕابردوو شارەکانی تاران یەست دەسفول عێراق میرجاوا بۆکان مەریوان لالی لە خوزستان و مەهاباد گۆڕەپانی شەڕ و پێکدادان لە نێو لاوانی شۆڕژگێڕ و هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بووە. بەداخەوە ئێمە ئەمڕۆ هەواڵێکی تریشمان پێگەیشتکە لە بۆکان دوێنێ کچێکی 7 ساڵ تەمەن کە لە مەدرسە دێتە دەرێوە دشت بە کۆماری ئیسلامی دروشم دەڵێتەوە و دروش بەم 7 ساڵ تەمەنیەی دروشمی ژن ژیان ئازادی و مەرگونەمان بۆ دیکتاتۆر دەڵێ بەداخەوە هێزانامنیەکان تەقی ڕاستەوخۆی لە دەکەن و ئەم کچە 7 ساڵ تەمەنە بە نێوی هێلێن ئەحمەدی ئەگەر هەڵە نەکەم گیانی لە دەستەدا. ئێمە هەر لێرەوە لە تلویزیۆنی کۆمەڵەوە سەرخۆشی خۆمان پێشکەش بە بنەماڵەی ئەحمەدی و بنەماڵەی هێلێنی عەزیز دەکەین و دڵنیا بن ئەم شتانە ون نابێ و لەبیر ناچێتەوە. چەند ڤیددیوەیەکیشمان لە ئێعتسابی کوردستان ئەمڕۆ بەدەستمان گەیشتووە، چەند پامێکیشمان بۆ هاتووە فعلم چین ئەم ڤیددیوانە گە هاوڕێ کاروان ئامادەیە ئەم ڤیددیوانی کە ئەمڕۆ بەدەستمان گەشتی کوردستان و باقی شارەکان ئەگەر ئێستا ئامادەیە ڤیددیوەکان ببینین دوای دێنەوە خزمەتان دەچین بۆ لای میوانی بەڕێزیش و پامەکانیشتان بۆ دەخەنین. وەکوکاسو سەرگەردانی دەستەمۆ یەشکی گریانی وەکوکاسو سەرگەردانی دەستەمۆ یەشکی گریانی هەرچەند بازار دەزیوم سەربزێو بووم لە بەزیوم سەربزێو بووم لە بەزیوم شنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بافریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو من ژی لەمۆ مەوژی لەموای دوایە زەران ناولێ پژان نیسانەوە گردە هاویم مەیڵێمەوە گۆرانی ژیان خەیڵێمەوە گۆرانی ژیان خەیڵێمەوە گۆرانی ژیان
هجراو مسكرجيني بتسا من بسوستير لا والسنام باقين ترم لو هناسا من باورهم بوما لزام ديري زوي دلر زنم جيو تنان لا بندنم همو جيان هاجنم دهاجنم من رونكي يا سجنم وقتا وضيم بوجه دستان من شورشي مادرسورا كي كردستان مادرسورا كي كردستان مادرسورا كي كردستان مادرسورا كي كردستان سڵاوێک لە هەڤاڵانی سەرشەقام ئەم جمهوری ئیسلامی یەکە بوسێکە یان بە کوردی شەوەیەکە لەسەر سینجی ئێمە چۆچی نەحسی داوکتاوە ئەوا بۆ نزیکەی 40 ساڵ دەچێ ئەم کابوسە ئەم شەوەیە هەر بە زەبری شەلاق و گولە و شمشێر ئەم ئێرانەی کردوتە ئاخوندستان و بەرەبەرە هێناویەتە دواوە ئەوا بۆ نزیکەی 40 ساڵ دەچێ ئەم دێوەزمنە گریسەیە دەستی خستوتە بەربینی کامەتی بەرزی ئازادی خۆشەویستی و ئینسانیەت بەڵام هێشتا دوای نزیک بە 40 ساڵ نەبۆی خراوە و نەپێی خنچێندراوە ئەم ڕۆژانە ئەم ڕۆژانی بەفراندارە لە توێی خۆفی ئەم کابوسە 40 ساڵەدا چما من خەون دەبینم ئەم ئێرانە ئەم ڕۆژانە لە چوار لاوە خرۆشاوە ئەم ڕۆژانە ئەم ڕۆژانی بەفراندارە لە توێی خۆفی ئەم کابوسە 40 ساڵەدا چما من خەون دەبینم بۆنی بەهارێکی تر دێ شەوقی ڕۆژگارێکی تر دێ دەنجی گفتارێکی تر دێ سۆزی هاوارێکی تر دێ خوڕەی ڕووبارێکی تر دێ سڵاوتان لێ هەواڵەکانی سەرشەقام سڵاوتان لێ تیشت باڵەکانی سەرشەقام ئەم ڕۆژانە ئەم ڕۆژانی بەفراندارە لە توێی خۆفی ئەم کابوسە 40 ساڵەدا چما من خەون دەبینم ئەم ئێرانە ئەم ڕۆژانە لە چوار لاوە خرۆشاوە
بەڵێ بینەرانی ئازیز هەرە جۆرێک کە ئاماژەم پێدا ئەمڕۆ بە بانکێشتی خەڵکو و هەڵسوراوانی مەدەنی و خوێندکاران مانگرتنی سەراسەری لە ئێران ڕاگەاندراوە کوردستان جارێکی تر بە مانگرتنەوە پێوەست بووە چەند شارێکیش لە ئێران بەم مانگرتنەوە پێوەست بوون و دوکان و بازاڕەکانیان داخست هەرموو هاوڕێ مەحمێد هەنگتان هەیە بەڵێ ئەوەڵانە لەیرە ئێستان هەشە هەر سەماعەتێکی زۆر ماون موزیک و شتیوا بە شەکل هونەرمەندان و ئێستا کاک ئەسعەدی ڕەزازی کەریکە بەرنامە بەڕێوە بات لە هونەرمەندان بەشداریان کردووە جەوێکی زۆر خۆشە و بەڵام ئەوە هەر بەردەوامە بێجا ئێوە گە پرسیارێکتان هەیە هەن لە خزمەتەن بەڵێ هاوڕێ مەحیا هاوڕێ ئەسعەدیشمان لەگەڵە بەڵام با پرسیارێک بکەین جا دوای دەچین لای هاوڕێ ئەسعەد ناڕەزایەتی دژە حکوومەت دەنگی ئێمەتان هەیە ئەم ناڕەزایەتیانەی دژە حکوومەت جگە لە دەنگی ئۆپۆزیسیۆن و ڕۆماڵی هەواڵی نێودەوڵەتی پێویستی بە چ فاکتەرێکی هەیە پێویستی بەوە هەیە کە لەم کاناڵەوە ئێمە بە هەموو هێزی سیاسەکان بڵێن کە بەیەکەوە لە دەرەوەی وڵات ظاهر بن ئێمە لە ئاستی خۆممان خەریکین بەشێکی زۆر لە هێزە سیاسەکان کۆکەینەوە کە بە دەوری یەکەوە بین بەڕاستی ئەوە زۆر گرنگە چونکی ئەگەر ئەوە لە ناویشەوە بزانن یەکگرتو خەڵک خەریکن دژ بە خەریکن سیاسەکانی کۆماری ئیسلامی لە دەرەوەی وڵات ئفشاکەن خۆب ئەوە تاسیردانێتە سەرۆ خەباتەوە ئێستا لە ناوە لە ئارادایە بەڵام ئەگەر ئەوان بزانن کە لە چەند شوێن بە جیاواز مەراسمەکان یا چۆن بڵێم ئاکسیۆنەکان بەڕێوەچێت تەمانەوە ئەوە ناتوانێت ئەو تاسیرەی ببێ ئێمە لەیرەوە داوا لە هێمە هەموو هێزە سیاسەکانی ئۆپۆزیسیۆنەکەین لە دەرەوەی وڵات کە یەکگرتو توانن یەکترین تەحملکەن خێناکە بە هەر کەس پەرچەمی خۆی پێبێ شعاری خۆی بدات و بەشدار بنوانە ئەتوانن خەڕانیان بێت بەڵام ئەوە ئەتوانێت تاسیری زۆر ڕاستەوخۆی لەسەر خەڵکی ئەم وڵاتانە بێ کە ئێمە وەکو هەموو ئەو هێزانەی کە دژ بە کۆماری ئیسلامی ظاهر بین هێنا ئەگەر جیاواز بین نتوانێت تاسیری بە تایبەت زۆر منفی ببێ بەداخەوە بەڵێ هاوڕە مەحیا جگە لەم ئێستا لەو شوێنێکی هەن لە شوێنی دیکە ئاکسیۆن بەڕێوە دەچێت لەم شارە نەخێر ئێستا نا ئێستا هەر ئەیرەیە خوشبەختانە ئەوڕۆ هەر پێکەوە بوو و قەول وایە لە ئایندێشە ئێمە لە کۆبوونەوەکانە بەشداری بین و هەوڵ بدەین ئێمە بە خۆمان لەو بابەتەوە زۆر لەسەر ئەوە هەوڵمان داوە و ئەوانش قبوڵیان کردووە کە ئێمە پێکەوە بین و ئەوڕۆ فقط یەکدانە شوێن بوو هەمووی لێرە بوو بەڵامی تر خەریکە بەرەو کۆتایی ئەچێت بۆیە فقەتەوە خەریکە بڕێکە ئاهەنگ و گۆرانیەوە ترێت لێرە زۆر سپاس هاوڕێ مەحیا هاوڕێ ئەسعەدیش لەسەر هێڵە با بچین بۆ لای ئەو سپاس بۆ ئەم راپۆرت و هەڵانی کە پێداین هاوڕێ ئەسعەد دەنگی ئێمەتان هەیە بەڵێ دەنگی ئێوە هەیە زۆر سپاس هاوڕێ ئەسعەد کاردانەوە بۆ ڕەنگدانەوەی خەڵکی چوارمی ناڕەزایەتیەکان لە سەراسەری ئێران لە دژی کۆماری ئیسلامی لەنێو میدیا نێودەوڵەتیەکاندا چۆن بووە چ کاردانەوەی بووە بەڵێ هەر وەک ڕۆشنە بۆ بینەرانی ئەم بەرنامەیە وەکو دەسەڵات وڵاتانی ئوروپایی بەڕاستی کارێکی ئۆتۆیان نەکردووە بێجگە لەوەی کە بۆ نمونە مەسەڵەن وڵاتی وەکو فەرەنسا کە دەرەجەی شەهروەندی ئفتاری بە مەحسای ئەمینی ئەدا بەڵام هاوکات پلیسی فەرەنسا هێرشەکات سەر خۆپیشاندەران هێرشەکات سەر خۆپیشاندەرانێک کە هاتوون ئەم کردەوە جێوانەی جمهوری ئیسلامی محکوم بکەن و خۆپیشاندان بەڕێوە بن هێرشەکات سەر خەڵکی وڵاتەکەی خۆی کە داوای مافیەڕەوە خۆیانەکەن هەر ئێستا لە دانمارک قەرارە هەڵبژاردننی پێشوەخت بەڕێوە بچێت بەهۆی ئەوەی کە دەوڵەتی دانمارک تێک و
و یەکێ لە هۆکارەکانی ئەوە بوو کە دەوڵەتی دانمارک بوون سیاسەتێکی دەسوێت کرد بوو کە پەنابەران ڕسیدگی بە کەیسی پەنابەران لە وڵاتی ڕواندا و جێبەجێ بکات یانە کەسێک کە دێت ئێرە بیبن بە ڕواندا و دوایی پێ بنەوەکایە وەریەگرنیانە ئەمە یەکێ لە هۆکارەکان بوو کە بەشێک لە جناحی چەپی ناودەوڵەتی دانمارک بکێشنەوە لە دەسەڵاتوە دەوڵەت مەجبورکەن کە هەڵبژاردنی پێشۆخ ڕابگەینەوە هەفتەیەک لەمەوبەر هەر لەم شوێنەکە بینن لەسەر ئەو تریبونەیە کە ئێستا خەڵکی ئازادیخوازی ئێران قسەکەن بإصلاح مسؤولي بشي برشاو لجناحي شين يا جناحي آوي دانمارك راستكانن حاسن ولا جيرنا ويك بشتيوانية قلنا خلق إيراني في توزي لقجي خيانيان بري والله هاوكات برخوردی غیر انسانی ئەکەن بە هەزاران ژنی پەنابەر بە هەزاران فعالی سیاسی کە لە وڵاتانەی خۆیانە لە کەمپەکانە خەریکن ئەپۆستن ئەمە بەشی دەسەڵات بەڵام لە بەشی خواردترە و کە بەشی کۆمەلگا و بەشی ئازادی خوازانە کە ئێمە پشتمان بەوان گەرمە کە خامێک کە ئەیگرینە دەستەوە بەهۆی هەمەت و ماندووبوون و تەلاش و هاوکاری ئەوانەوە هەست ئێمە ئەتوانین بینە سەرم شەقامانەوە دەنگی ناڕەزایەتی خۆمان دەرببڕین ئەوان زۆر بە گەرمی پشتیوانی خەباتی و مبارزاتی خەڵکی ئێرانیان کردووە و لە ڕۆژانی ڕابردووە بە دوای هێرشی بەرگڵاوی ڕژیم بۆ سەرشارەکانی کوردستان بە سندی محکومیان کردووە و لە ڕاگەیاندن و نەشریاتی ئەوانە ئەم مەسائلە دەنگدانەوەی هەبووە. ئەمانە لەلایەن ئەم دەوڵەتانەوە کاریان هاتووەتە سەر بۆیە ریپۆرت بکەن بۆ ئاگاداریتان لەم کاتە هیچ شتێک بەعید نییە وەکو چۆن کاتی خۆی هەواپەیمای حامڵشا لەبان دەیان وڵاتەوە گەڕاوە نەیانێت بنیشێتەوە دڵنیا بن خەڵکی ئێران ئەو ڕۆژە ئەبینن دڵنیا بن کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەبینن کە قاتڵینی مناڵەکانیان بە شێوەیەک تێنوە لە دادگاکانە کە ئەو دایک و باوکە شۆڕشگێرگەلە کە مناڵەکانیان یان نادە سەر شەقامەکان و گیانیان بەخشکرد بەدەستێنانی ئازادی بێگومان بەشدارە بن لە وەها دادگاگەلێکە بۆ ئاگاداریتان هەر ئەم شوێنەیە کە ئێمە سیاحاتیان بەڕێوە دەین یەکێ لە سەرەکیترین داواکاریەکانمان ئەوەیە کە بلۆکردنی سەرجەمە و دام و دەستگا و شرکەت و نازانم دەفتەر و ئەنواع وەختام کونە جاسوسیانەیە کە ڕژیم لە وڵاتانە کردوێتەوە بلۆکردنی حسابی هەموو ئەوانە و دەرکردنیان لە دانمارک داخستنی سفارەتی کۆماری ئیسلامی کە بێتگەل لە جاسوسی و بێتگەل لە پلانی ترۆر و ڕفاندنی هەڵسوڕاوانی سیاسی هیچی تری بەدەستەوە نەبووە و ئەوە داواکاریەکانە هیچ شتێک بەعید نییە بە هەر میزانێک کە ئێمە لەسەر شەقامەکان شار بێرین ئەوان زیاتر پاشاکشەکان و ئەوان زیاتر مەجبورەوەن بۆی کە هەڵوێست بنوێنن ئەمان نەزانن بێ هەڵوێستیان لە مقابل خەڵکی شۆڕشگێری ئێراندا کاردانەوە و تەسیری ڕاستەوخۆی ئەبێت لەسەر داهاتووی ڕەوابەتی کۆمەڵانی خەڵکی ئێران لەگەڵ ئەم وڵاتانە و ئەوەیان بەباشی دەرک پێ کردووە بێگومان ئەمان دەنگی خەباتی شۆڕشگێرانەی خەڵکی ئێران و کوردستانیان بیستووە و ئەگەر هەڵوێستی لاوەکی و هەڵوێستی لەو چەشنەوەتم ستادە ئەگرن لە ڕۆژانی داهاتووە مەجبور ئەکرێن کە خۆیان بڕۆن و خۆفی لا نەجاسوسەکانی ڕژیم بکەنەوە و جاسوسەکانیان بگرن ئێمە خوازیاری ئەوە نین دیپۆرتیان کەنەوە بۆ ئێران ئێمە خوازیاری ئەوەین کە ئەوانە وەکو عامڵینی جنایەت لە دژی خەڵکی ئێران دادگایی بکرێن هەوڕێ ئەسعەد جگە لە ئەوەی کە ئاوا کۆ دەبنەوە و ئاکسیۆنی ناڕەزایەتی بەڕێوە دەبن بەتایبەت ئێوە کە لە دانمارکن پلانی تر هەیە وەکەوەی کە مەسەڵەن هەیئەتێک پێک بێنن لایەنە سیاسیەکان یا هەڵسوڕاوانی سیاسی بۆی کە هەیئەتێک پێک بێن و ئەو داخوازیانەی هەکانە بیڵن بەم دەوڵەتە ئێمە کومیتەیەکی مشتەرەکمان دروست کردووە بە بەشداری لایەنە کوردستانیەکان کەسایەتیە ناسرا و هەڵسوڕاوە ئازادی خوازەکان ئەو کەسانەی کە ئەندامی هەر حزبێکی سیاسی بنیا خۆیان هەر حزبی لە
بەناو هەر حزبێکی سیاسی و بەشدار ئەبن کەسانێک بن کە لەبەر تووڕەیی و نەفرەتی خەڵکان نەبن و کەسانێ بن کە خەڵک بیان ناسن و بزانین کە سابقەی شۆڕشتێرانەیان هەیە. ئێمە کومیتەیەکی مشتەرەکمان دروست کردووە کە لە ڕۆژانی داهاتووە بە دڵنیایی و ڕای ئەگەینین هەتاکو ئێستا زۆربەی هەرە زۆری حزبەکانی کوردستانی ئێران و بە علاوەی چەندین کەسایەتی ناسراو و کەسانێک کە نەقشیان هەست لە مبارزاتەوە لەناو خەڵکیشا کەسانێکین کە خەڵخۆشییانیانەوێ بەشداری ئەو کومیتە مشتەرەکەیان کردووە. ئێمە چاوەڕێین کە ئەتاکو دێنێ تەنانەت چاوەڕێەوە بووین کە لەگەڵ برادرانی جریاناتی تر ارتباط ببین و لەگەڵیان قسە بکەین هاینە بەحث و گفتوگووە لەگەڵیانە کە تەنانەت ئێمە ڕاگەیاندنێکی یان پێشنویسی ڕاگەیاندنی مشتەرەکمان ئامادە کردووە کە لە ڕۆژانی داهاتووە بڵاو بێتەوە و کاری ئەسلیمان درێژەدان بەم نوعە خەباتە لەسەر شەقام بۆ پشتگیری لە خەڵکی ڕاپەڕی ئێران و گەیاندنی دەنگی ئەوان بە ناوەندە سیاسیەکانی وڵاتی دانمارک لە پارلەمانی دانمارکەوە بیگرە لە ڕۆژنامەکانیانەوە بیگرە. ئێمە بیرمان لەوە کردوێتەوە تەنانەت بڕینە بەر دەستگا ڕاگەیاندنەکانی ئەم وڵاتە و بە ڕێکخستنی تەزاورات گەلێک لەبەر ئەو میدیاگەلاپیان بڵین کە دەمبستنی ئێوە و کوێربوونتان لە ئاست خەباتی ڕەوای خەڵکی ئێرانە تەئسیری ڕاستەوخۆی ئەوێت لەسەر ئەوەی کە ئێوە ناڕاستەوخۆ دفاع لە سیستمی دیکتاتۆری و جنایەتکاری کۆماری ئیسلامی لە ئێران هاتن و بێگومان ئەو کارانە سازمانە دەین و بەرەوپێشی ئەبین و دەستەی بەڕێوەبەری ئەو لە دەستەی بەڕێوەبەری ئەو کومیتە مشتەرەکە ئێمە وەکو کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران بەشدارین و بێگومان بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی شۆڕشتێری کوردستان ئاگادارەکەینەوە کە لە هەر کار و بەڕێوچوونێک کە لەم کومیتە مشتەرەکانە بەڕێوە بچێت حتمەنەوە ئاگادارەکەینەوە لە ڕاگەیاندنەکان خۆمانەوە چۆنیەتی بەرەو پێچوونی کارەکان بە ئاگاداریەوە گەینین. بەڵێ زۆر زۆر سپاس هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی بۆ ئەوەی کە راپۆرتی لە مەجاالبوو دووبارە بینەوە خزمەتت. ئەگەر ئەم ئاکسیۆنە بینەری ئەمە دواتر لە درێژەی بەرنامەی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا وڵایان دەکەینەوە بینەرانی ئاگادار زۆر سپاس. بێگومان قەرارە ئێمە سپەنڕانیتمان بێت لەلایەن کۆمەڵە و حزب کۆمۆنیستی ئێرانەوە لەسەر ئەم هێرشانەی دوایی ڕژیم بۆ سەر کوردستان حەقیقەن هەوڵە دەین کە زەفتی کەینەوە بۆتان بنێرین. ئەگەر سوخەڕانیەکە دەستی پێکرد دووبارە وەرنەوە سێر هەڵ ئێمە کە ئێمە ڕاستەوخۆ پێشکەش بە بینەرانی بکەین. زۆر باشە. زۆر باشە. زۆر کاتێکی شاد بۆ ئێوە. باس بۆ ئێوە. بەڵێ بینەرانی ئازیز هەروەک دیتان ئێستا لە چەند شارێک لە دەرەوەی وڵات وەکو ئاڵمان، سوئێت، دانمارک، فەنلاند لە شاری سوئێت لە دوو شار هەم لە سەکۆڵ هەم لە یوتوبوریکە دیتان کە ئەکسیۆنی ناڕزایەتی و بە ڕێژەیەکی زۆر بەرچاو بەڕێوە چووە. ئێستاکەش بۆ لێدوانی زیاتر کاک محەممەد خاکی هەڵسوراوی سیاسی و یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵەمان لەگەڵا. کاک محەممەد ئەم کاتت باش، زۆر سپاس بەوەی کە دووبارە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی تلڤیزیۆنی کۆمەڵە بووی. سڵاتان ئەرز دەکەم کامیرگیان مانوو نەبن دەست و چاوتان خۆش بێ. زۆر سپاس. زۆر زۆر سپاس. کاک محەممەد ئاگادارن کە بە دوای بانکێشتی دووبارە ینی ئەمە چەندمین جارەکە خەڵک بۆ خۆی و لەلایەن کەسانی هەڵسوڕایی مەدەنی و خوێندکاران بانکێشتی مانگرتنی سەراسەری لە ئێران دراوە. ئەمڕۆ شەمە 23 مانگی ڕەزبەر دیتوان دووبارە کوردستان یەکپارچە ئەم بە مانگرتنەوە پێوەست بوو. بەشێک لە شارەکانی ئێرانیش پێوەست بە مانگرتنەوە بوون. لێدوانتان چییە لەسەر ئەوەی کە بە تایبەت کوردستان ئەم مانگرتنە بۆتە سنەتێکی جێکەوتووەوە بە خۆشحاڵی و خەریکە پەرە دەستێنە بۆ باقی شارەکانی دیکەش. لێدوانتان چییە کاک محەممەد لەسەر ئەم بابەت؟ وەڵا من لە پێشە ڕێز و سڵاوە نێرم بۆ هەموو ئەو کەسانەی کە لەو خەباتە بەشدارن. سەرخۆشیەکەم لە تەواوی ئەو کەسانەی کە ئەزیزانیان لە دەستداوە، شەریکی خەم و پەژارەی ئەو کەسانم کە ئەزیزانیان بریندار بووە و یا لە زیندانە. ئاواتی باشبوونەوە بۆ بریندارەکان نەخوازم. ئەوە یەک. ئەوەی کە دیارە بەڕاستی ئەم بزوتنەوە، ئەم شۆڕشە، ئەم خەباتە بەرینە جەماوەریە گەیشتووەتە ئاستێک
کە جمهوری ئیسلامی بەڕاستی پەشۆکاوەپی. ئەگەر ئێوە کاکە ئەمیر هەر تماشایەکی قسەکانی خامنەئی فەرماندەهانی سپای پاسدار مقاماتی دەوڵەتی نمایەندەهانی مەجلس بکەی پەشۆکاون نازانن چی بڵێن هەر کەسێک لە سازێک لێ ئاوانە و ئەمەڵەن عقبنشینی یا پاشەکشەهایەکی مشخصیان کردووە دیارە مەسەلەن ئەوڕۆ ئیطلاعیەک بۆ مەدرسەکان چووە وتیانە ئەگەر ئەکسی خامنەئی لە کلاسەکە پێویست نییە حملەی پێەکەن هێرشی بۆکەن ئەوانە لابن یا وتویانە لە ناو جەماعەتی خۆیانە لە ناو دەوڵەتە لەوانەیە کە لە هەڵقەی ئەسلی دەوڵەتانوانە وتویانە ئەم گەشتی ئەرشادە لا ببین یعنی پاشک لەلایەکەوە بە ئێسڵا ڕەجەزخانی ئەکەن بلۆف لێدەن لەلایەکەوە دەڵێن ئەکوژین و ئەبرین و هێشتا هەمومان نهێناوەتە سەر شەقام هێزی دەوڵەت لەلایەکی شۆ خەریکی پاشەکشێن یەک ئاڵۆزی سەر لێ شێواوی بە حکوومەتۆ دیارە چون شۆڕشەکە بزوتنەوەکە زۆر بەرینە ئەلعان مەسەلەن هەر ماوەیەک پێش لەوە ئێوە ئاگدارن خامنەی قسەی کردوتی داعش هەرێکێتە هێرش کاتە سەر مەدرسەکان باشە ئەوە داعشی شیعە حملەی کردووە سەر لە ئەردەبیل سەر مەدرسەکان گازی ئەشکاوەرە خەنە ناو مەدرسەکان یعنی سنی ئاعتراز تەمەنی ئاعترازش هاتووەتە خوارەوە لەباری جغرافیایی و زۆر بەرینە بەخۆشیەوە ئێستا وا هەمەگیر بووە وا گشتی بووە لە کرێکارەوە هەتا زەحمەتکێش هەتا بازنشستە هەتا دانشاموس هەتا ژن هەتا جوان هەتا جووتیار هەتا هەموو قشرێکی تایە تەنانەت ئەو کەسانەی کە پێشتر بڕێک پەرهێزیانە کردبێن مەسەلەن ئەوەی کە پیانەڵێن کەسە بەناو بانگەکان یا سلبرتیەکان یەک بە یەک بەدوای ئەوە دێن کاکە ئەمیر قسەیەک هەیە دەڵێن وەختێک کەشتی غەرقە بێ مشکەکان ئەوەڵین جانەوەرێکن کە تەشخیصیان و هەڵدێن و دەسەکەن بە قیژەقیژ ئەلعان ئەبینین ئێمە بە چاوی خۆمان بەشێک لە حاکمیەت دەستی کردووە بە قیژەقیژ هەرێکێتی بێژە ئێمە وانین ئەمە خۆی وەرچەرخانێکە کە ئەو ئاعترازاتەی ناو خەڵک خەریکە سەمەر ئەدات خەڵکەکە ترسی ڕژاوە حکوومەت ئەترسێت جاران خەڵکە ترسا حکوومەت هێرشیە کرد ئێستا حکوومەت لە خەڵکەکە ئەترسێ ئێستا ئەو هەموو جوانە ئەو هەموو گەنجە بەخۆشیەوە کوردستان هەر هەمیشە سەرتۆپی ئەم خەباتە بووە شانازی ئەوەی هەیە لە 43 ساڵی ڕابردووە عەلەیهی کۆماری ئیسلامی بێتە مەیدان خەباتێکی زۆری کردووە و ئەلعان پێگە و جێگە و قورسایەتی سیاسی خەڵکی کوردستان بەهۆی ئەم هەموو خەباتەوە واقعاً لە سەتحێکی سەرۆیە ئەبێت دەستخۆشی بنێرین بۆ ئەو کەسانەی بەڕاستی ئەم خەباتە بەڕێوە بن لە ناوە حکوومەت نازانێت چێن نازانێت چین جاران ئەچوو بە دوای مەسەلەن ڕەهبەرێکی بڵێن خەڵکی گەڕەکەکە ڕێبەرێکە ڕێبەریەکە ئەلعان بە هەزاران کەس لە مناڵی مەدرسەوە هەتا هی دەبیرستان هەتا هی زانکۆ هەتا هەموو شوێنێ سەری لێشێواوە ئەم جنبشە چییە هەر یەکیان یەک قساکەن و ئەو ئاڵۆزیە پیانۆ دیارە کە ئەمانە پەشۆکاون و ئەزانن ئەم خەڵکە هەتا بە ئامانجەکەی خۆی نەگا پاشەکشێ ناکەن بەڵێ کاک محەممەد هەروە بمێنەوە لەگەڵمان هاوڕێ سۆما ئەمانیمان لەگەڵا لە ئاکسیۆندا فقط گزارشێکی کورتمان پێ بدا لەسەر ئالمان لەسەر هێڵ بێنە دوای دێنەوە خزمەت بەڵێ ئێستا سۆمامان لەگەڵە سۆما ئەمانی لە وڵاتی ئالمان سۆما گیان ئەم کاتت باش هاوڕێ ئەمیر ئەم کاتت باش سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانتان هیوادارم کە گوێتان لە من هەبێت بەڵێ دەنگت هەیە سۆما گیان دیار لەنێو ئاکسیۆندای ئەگەر دەکرێت راپۆرتی ئەم ئاکسیۆنی کە ئێستا لەوەی ڕێژەی بەشداری ئەم ئاکسیۆنەمان پێ بڵێ لە کام شاری ئەوەشمان بە ئێمە بە بینەران ڕابگەێنی من لە شەمانم بە بەشداری خەڵکانێکی زۆر زەحمەتکێشی کوردستانی ئێرانەوە کۆمەڵەی کە باوەڕیان بە ئازادی خوازی هەیە تەنانەت لە ئەڵمانی لە وڵاتەکانی تر ئەفریقایەکان هەموو زۆر بە بەشداری بە جۆش و خۆشێکی زۆرە هاتوون بەڕاستی ڕێژەی خەڵکەکە ناتوانرێت بوترێت بەڵام بەڕاستی زۆرن بە زۆر خۆشێکی زۆرەوە هاتوون زۆر فروشمی زۆر بە فارسی بە کوردی بە ئەڵمانی دەوترێتەوە ئەو هەموو قسە و
ڕای خۆیان دەڵێن و پشتیوانی بۆ خەڵکی کوردستان و ئێران دەردەبن. سۆماگیان ئەم دروشمی ژنجیان ئازادی لە وڵاتی ئالمان لەناو بیرروڕای گشتیدا چ ڕنگدانەوەیەکیە بوو؟ دروشمێکە کە زۆر پێشوازێکی گەرمی لێکراوە لە هەموو زمانەکان بەتایبەت لە ئەڵمانیش کە ئێمە ئەمڕۆ شاهێدی بووین خەڵکی ئەڵمانی خۆیان بە زمانی خۆیان کە دەبێتە بخاوێن لێبن خای های دێڵێنەوە و داوا دەکەن کە هەموو خەڵک لە دوانەوە بیڵێتەوە و دەنگی خۆیان بگەێنن بە خەڵکی ئێران و چۆن بڵێن هاودەنگەکان بگەێنرێت بە ئێران کە لە ئەڵمانەوە پێشوازی لەو دروشمە دەکرێت کە ژنان ئێستا لە ئێران لە ڕیزی پێشەوەی سنگیان بەرگول لەو هەموو چۆن بڵێن لە ڕێزی پێشەوەی ئەو شەڕەن کە ئێستا لە ئێراندا هەیە و داوای مافی ئەما سەرەتایانی خۆیان دەکەن. سۆماگیان ئەم ئاکسیۆنانە تا ئێستا چەند جارێک لە وڵاتی ئەڵمانیش بەڕێوە چووەوە کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران زۆر چالاکیش بووە لەم ئاکسیۆنانەدا. چ کاریگەریەکی بووە تا ئێستا ئەم ئاکسیۆنانە؟ ڕاستە چەند ئاکسیۆنێک بەرگوزار بوو ئێستاش لە پلاندا هەیە کە ئاکسیۆنی دیکە بەردەوام ببێت لەلایەن کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستەوە. پێشوازێکی زۆری لێکراوە تەنانەت لەلای خەڵکەوە لەلایەن حزبەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە وەکوتم ئەمڕۆ ئێمە حزبی دموکرات و کۆمەڵی شۆرگەی دەستکێشانمان لەگەڵا ئەوە نەکرد تەنیا بڵێ بۆ حزبەکان تەنانەت خەڵکی تریشی بە وای کردۆکە ئاکسیۆنە هاتبوون لە شاری کۆڵ ئێمە لەو شوێنی کە کۆبوونەوەکەمان دوو دروشمەکانمان دەست پێ کرد خەڵکی تر کە بێدا هاتن تەنانەت وەکو وتم خەڵکی ئەفریقا بوون یا بە زمانی ئینگلیسی پرسیاریان دەکرد کە ئەم کۆبوونەوەی بە بۆنەی چییە لەسەر چییە و کاتێک جوابی پرسیارەکانمان دەدا بڕیاریان دەدا کە بمێنەوە و ئاکسیۆنەکە بەجێ نێڵن و هاوڕێگامان بوون تا ئێرەکە هاتووین. ئێمە ئێستا ڕێپێوانمان دەست پێ کرد دەورێکی چاوی شارەکەمان لێدا و ئێستا دەگەڕینەوە ئەو جێگایی کە ئاکسیۆنەکەمان لێ دەست پێ کردبوو. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سۆما بۆی کە راپۆرتی شاری کۆڵنی ئەڵمانت پێداین حتما لە مەجالدا دووبارە پەیوەندی پێوە دەگرین و ئێوەش ئێمە زیاتر ئاگادارکەن لە وەزعیەتی خۆتان. سپاس بۆ بەشداریتان. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ هاوڕێ سۆما ئەمانی کە ئێستا لە شارنی کۆڵ لە وڵاتی ئەڵمان ئەم ئاکسیۆنە کە هەرو خۆی ئاماژەی پێدا بە ڕێژەیەکی بەرچاو بەڕێوە دەچێت. کاک محەممەد داوای لێبوردن دەکەم دووبارە دێنەوە خزمەت جەنابێت. کاک محەممەد پرسیارێک دیارە کوردستان تایبەتمەندیەکی خۆی هەیە وا دەچێت وا دەبینین کە ئەم ڕاپەڕینەی گەلانی ئێران کەوت پێتە نێو قۆناغی ڕێخستن ئێوە چۆنیە بینن لێدوانتان چییە لەسەرم پرسیارە؟ کاک ئەمیر ئەوەی کە بەرچاوە ئەوەی کە ئەبینرێ خەڵک سازماندەهیەکیان هەیە لە ناو خۆیانە ئەوەی کە هەرێکیانە مەسەلەن لە یەک مەسەلەن لە شاری تاران جاری وایە لە سی نقطە لە سی شوێنە تەزاورات هەیە لە شارەکانی ترا مەسەلەن هەر لە کوردستانیش لە چەندین گەڕەکە هەیە ئەو هێزانەی دەوڵەت بڵاوە پێیەکە نایەڵن بە کۆ ئەوان بێنوانە ئەوان زیاتر بە کۆ توانن کارکەنوانە یا ئەوەی کە لە ڕابطە لەگەڵ مەسلەی دەواخانە و جوکتر و بریندارەکان و کارێکیان بۆ بکەن شوێن هەیە کە بریندارەکان دابشارن و چاودێریان لێ بکەنەوەوانە یا یەکتری ئاگدارکەن یا بەم شێوە شارەکان لە یەک ئاگدارن بەخۆشیەوە بەهۆی ئەم سوسیال میدیاوە بەهۆی ئرتباط و پەیوەندیە کە هەیەە بۆ خۆیان ئەو کمیتەی گەڕەکەکان یا کمیتەی شارەکان یا شوێنەکان توانیویانە جا ئەگەر شتێکی سەراسەریش نەبوو بێەوەوانە مەسەلەن دای بنێ بازنشستەکان ئەوانەی کە تەقاعدن وانە ئەوانە خۆیان بەجیا هەیەە کرێکار هەیەی دانشجوو هەیەی دانش ئاموز هەیەی وانە پیر هەیەی جوان هەیەی ژنان هەیەە ئەمانە لە یەکتری ئاگدارن ئەمە دەرەجەیەکی باشە بەڕاستی لە ڕێکخراو بوون و هەر ئەمیشە دەوڵەتی سەرسام کردووە دەوڵەتی هەراسان کردووە کە ئەمە چه وەزعیەتێکە پێشببینی ئەکرا ئەو جۆرێکە خۆشیانێژن پێشببینی ئەوە ئەکرا کە بەم هەموو هێزەیان کە ساز کردەوەوانە بەڵام کاکە ئەمیراوە زۆر گرنگە کە خەڵک ئاگداری بێ ئەمانە بەخشنامانێرن بۆ
تەواوی پیرەکان و ئەوانەی کە بازنشستە بوون لە سپا بوون لە ئەرتەشا بوون لەو شوێنانە تەنانەت بۆ کەسوکارەکانیشیان پەیامیان نردووە بۆ ئەو کەسانەیە کە مۆتۆریان هەیە هەر کەسێک مۆتۆری هەیە با بە مۆتۆرەکەیەوە بێەوەوانە یعنی گیریان کردە خەڵکیان کەمە هیلاکن وەرەز بوون و ئەیژدانن ئەمە 1 و 2 3 نییە خەڵکی گەڕەکەەکەی خۆیانن خزمەکانی خۆیانن مناڵەکانی خۆیانن و ئەمانە هەرێکیانە جێبەجێشیان کەن خەڵکی شارێک ببنە سەرکوتگەری شارێک ببنە شوێنێکی شارێکی تر و ئەوانە لەولاوە بەهانە بە خەڵکە گرن ئەگەر گوێت لە خەبەرەکان کردووە کە قساکەن هەر کەسێک لە مقاماتی دەوڵەتی مەحلی بە ئێسڵا ئێژێوە خەڵکی شارەکەی ئێمە نییە لە شارەکانی ترۆ هاتووە درست ئەو کارێک کە خۆیانێکن کاگە میر بێشەرمی ئەم حکوومەتە گەیشتووەتە ئەو حەددا یەکێک لە مەسئولینی سپای پاسداران لە تاران هاتە قساکە ئێژێ قیمەتی مەسەلەن کۆکتۆل ملتف ئەونەیە قیمەتی کیوسک سووتان ئەونەیە یعنی ئەو نەوەرەگرن ئەسەن کەسێک بێ لی پرسێ بڵێ باشە قیمەتی ئەو هەموو هێزە کۆت کردووە تۆ چەندێکە هەزینەی ئەو هەموو سەرکوتگەرەکە هێناوتە هەزینەی بە ملیۆن خەرجەکەی بە ملیۆن دلار لە ڕۆژان خەرجەکەی واقعاً بە ملیۆن ها نە بە ملیۆن کە خەرجی ئەو سەرکوتاکەیوانە ئەوە لەکوێوە هاتە تۆ هەزینەی کۆکتل مولۆتۆفێک بۆ خەڵکەرەکتە دیاریکەی ئەهی دەمانچەکانی خۆت ئەهی تفەنگەکانی خۆت ئەهی ساچمەزەنەکانی خۆت ئەهی هەموو و زیندانبانانە هی هەزینەی ئەو هەموو سەرکوتە هیچ سپای پاسداران بۆچی ئەوانە حەسێب ناکەیەوەوانە هەرێکمە بڵێم کەوتونەتە وەزعیەتێک حتا بە نەزەر ئەگات بە نەزەر ئەگا وا هەراسان بوون استراتیژیەکی ڕۆشنیشیان نییە کە چیەکەن نازانن بەیانی چیەکەن نازانن دوو بەیانی چیەکەن بەڕاستی وای لێ هاتە ڕۆژ بە ڕۆژەچێتە پێشێ و خەڵکیشەوە ئازانێ خەڵک ڕۆژێ مەسەلەن دێتە خیابان لەم سوچە ڕۆژێکی تر لە شوێنێکی تر ئیسراحەتێک بەخۆی ئەدا بەڵام ئەوان ناتواننەوە ئیسراحەتەکەن چون ئەوان نازانن خەڵکەکە کە بە ئێسلا خیابان بەدەست خەڵکۆیە خیابان بەدەست حکوومەتەوە نییە خەڵکن ئەزانن کەی تەزاهوراتەکەن و حکوومەتە دەبێت پێشگیریکە یعنی ئەگەر ئاوا بڕوات بەو وەزعیەتە اقتصادی و ئابوووریەوە کە هەیەی لە تەواوی دنیا هیچ ڕژیمێک ئێستا هیچ ڕژیمێک بە ئەندازەی جمهوری ئیسلامی منفور نییە کاکە میر لە جەنگی لە شەڕی ڤێتنامەوە کە ئەمریکا چوو بۆ ئەوێ ئەمن یەک دانە جنبشیشم پێشک نایێت بە ئەندازەی ئەم جارە لە سەتحی دنیا ئاوا دەنگی داوێتەوە ئەو هەموو خەباتە لە وڵاتهای جۆراوجۆر بووە ئەویش بەهۆی ئەو دروشم و شعاری ژن ژیان ئازادی بەهۆی ئەو خەباتەی خەڵکی کوردستانەوە بەهۆی ئەو ناوەڕۆکە ئینسانی مرۆڤانە پێشکەوتوانە کە لەو شعارە هەیە ئەو بەهۆی ئەوەی کە ئەمانە دژی ارتجاعێکن کە ڕووخانی جمهوری ئیسلامی کاکە میر ئەگەر جمهوری ئیسلامی بڕوخێ ارتجاعی منطقە زەربەیەکی قورسە خوارد وەختێ شاڕوخە ارتجاعی منطقە زەربەیەکی قورسی نەخوارد کاکە میر تەنانەت ارتجاع قەویتر بوو بەڵام ئەم بڕوە نەتەنها ارتجاعی مەذهبی شیعە هینی سنیەکەیشی زەربە ئاخواوەوانە ئەوەیە بەڕاستی ئەلان وەزعیەتێک هاتووە هەموو خەڵکێکی ئازادی خواست ئەزانێت لە هەر گوێشەیەکی دنیا بێ لە کام لا ئەبێ قەرار بگرێت تەنانەت کاکە میر بەوە تەواوی بکەم ئێوە ئەگەر تماشای ئەو دەمڕاستەکانی حکوومەتکەن ئەوانەی ئەهاتنە سەر تەلەڤیزیۆنەکان لە سوشیال میدیا هینانە کرد وەکو گولیان لێ هاتە ئێستا دفاع لە جمهوری ئیسلامی بڤەیە بە ئاسانی کەس ناتوانێت دفاع لە جمهوری ئیسلامی بکە و ئەو پیلانانەی کە ئەیود ئەمانە نازانم ڕۆژێ بەهاین ڕۆژێ نامتەزیە تەلەبن ڕۆژێ نازام عاملی ئیمپریالیزموانە ئەمانە ناخوات تۆ بە چەند ملیۆن ئێژی عاملی ئیمپریالیزمە بە چەند ملیۆن ئێژی مەسەلەن ئەو زدی ئینقلابە ئەساسەن ئەلان خەڵکەکە ینی دەستگای تەبلیغاتەکەیشی شەواوە هەرێکێتی بە شکنجەی 4 دانە زندانی سیاسی بیان هێرێتە سەر تەلەڤیزیۆن قەدەر قەدرەتی خۆی پاشان بە بەڵام بەڕاستی ئەگەر ئەم خەباتە ئاوا بەرەو پێش بڕوە کاکە میر بۆ ماوەیەک دیارە ماوەکەی ناکرێت دیاری بکەیت بەڵام بە پێی ئەوە کە زۆر هەمەگیرە لە چوارگۆشەی ئێرانە هەیە هەموو قشر و توێژێکی تایە و
شعاری ڕۆشنیشی تایە و خەڵک ئەزانێت چیشی ناوێ و ئەیزانێت چی ئەوێت ینی مثلەن لە دەورەی شایە مامان و شا بڕوخێ بەڵام نەمانەزانی بەڕاستی بە ڕۆشنی چیمانەوێ بە جێگەی شا ینی پێتان وایە ئێستا ئەم ئاخێزە ڕێبەری هەیە بە دەرەجاتێکی زۆر ڕێبەری هەیە لە کوردستان بەخۆشی و ڕێبەری هەیە لە شوێنهایەکیش هەیە بەڕاستی لە شوێنهایەکیش هەیە لە ژێر ئەرزان ئەو ماوە ئستبداد و دیکتاتۆری ئیجازەی پێ نەداون خۆی نیشان بە بەڵام لەناو کرێکارانە ئەوانە بینین لەناو معلیمەکانە ئەوانە بینین لەناو بازنشستەکانە ئەوانە بینین لەناو خوێندکارانە ئەوانە بینین لەناو دانشاموزانە ئەوانە بینین لەناو ژنانە ئەوانە بینین کاک ئەمیر ئەم تەکنۆلۆژی جەدیدە کارێکی کردووە ارتباط ئاسانتر بێ و حکوومەت ناتوانێت پێش بەو ارتباطە بگرێ و خودی ئەو ارتباطە نوعێک سازماندەهیە وەختی خەڵک ئەزانێ سعاتی ئەو نە ڕۆژی ئەو نە لە مەیانی ئەو ئەچنە ناو شار ئەمە نوعێک ڕەهبەریە ئەم ئەلامە و ئەم شەڕە ڕەوانیە کە خەڵک عەلەیهی نەتەنها شەڕ لە خیابانە عەلەیهی حکوومەتی ئیسلامی و هینەکانیان دەستی پێ کردووە ئەلان ئەمانە بنگەرانن بەڕاستی ئەگەر ئەخبارێک لە ناو خۆیان بێتە دەرەوە جارێ هێشتا ئاوا هین نەبووە خەبەری ناوخۆت زۆر بێتە دەرەوە هیچ سەرەوە ئەلان بەڕاستی هەمویان بەدوای ئەوە گەڕێن کە پوڵەکانیان لەکوێدا شارن مناڵەکانیان لەکوێدا بنێن و بچن بۆ چه وڵاتایە لە داهاتووی خۆیانە ترسن یەکێ لە دەلیلەکانی خامنەئی هەمیشە ئەوەی وتووە شا چون عقبنشینی کرد ڕووخا شا چون پاشەکشەی کرد لە مەقابڵی خەڵکا ڕووخا بەڵام ئەم پیوانە بێ نابێ پاشەکشێکە نەتەنها پاشەکشەیەەکە بە باوەڕی من شکستێکی سەرشۆرانەیش تووشیە بێ و لە مێژووی ئێرانە وەکو نەنگێک ناوی ئەبن بەڵێ زۆر زۆر سپاس کاک محەممەد ئێمە ئەمڕۆ بەرنامەی ڕاستەوخۆمان هەر دەبێت حتمما لە مەجالدا دووبارە پەیوەندی پێوە دەگرین و حتمما پرسیار زۆرە کە دەبێت ڕاستی جنابیشە بکرێ چون ئێستاش کاک بێروز ناسری لە وڵاتی نۆروێژ لە شاری ئۆسلۆ لەگەڵمانە پێمان خۆش بوو ئەگەر کرا چەند پرسیاری کە بوو کاتت بێت لەگەڵمان ڕاوەستی تا لەگەڵ کاک بێروز قسە بکەین ئەگەر کاتی هەم لە خزمەتە هەم دەی زۆر باشەراوە لەگەڵمان لەسەر هێڵ بمێنێ دەچین بۆ لای کاک بێروز ئەم کاتت باش سڵاو لەبێت سلااو هاوڕێ ئەمیرجانە و کاتت باش چۆنی ماندوو نەبی بە قوربان زۆر سپاس کاک بێروز ئەگەر دەکرێت ئێستا پێمان بڵێ دیارە لە ئۆسلۆ ئاکسیۆن بەڕەوە دەچێت راپۆرتی ئێمان پێ بڵێ ڕێژەی بەشداربووانی ئەم ئاکسیۆنە لایەنە سیاسیەکان چێن ئەگەر دەکرێت ئەوڕۆ لە بەردەرچی وەزارەت ئوموری خارجەی نۆروێژ یەک کۆبوونەوەی لەلایەن ئەحزاب و سازمانهای مختلفەوە فراخاندرا بوو لەوێت تەجەموعیان کرد مەجموعان دەکرێت بڵێ 2000 بینی 2500 نەفرێک کۆب بووە کە ڕاهپەیمایەکەش وڵا کیلومترێک دەبوو تاوەکو نەگەیشتونە ئێستا لەبەر دەرچی سەفارەتن و هەموو شعار دەدەن ئەمن ئاوا ڕای دەگرم هیوادارم کە بتوانم نیشان بدرێ ئەوە مەجموعەن ئەحزابی سیاسی مختلفی تێدایە هەم ئەحزابی خۆمان تێداین هەم خۆمان هەم ئەحزابی دیکەی سیاسی کورد و تێدای لە ئەحزابی ئێرانی و مجموعەیەکی خەڵکی دیکەش کە غێری حیزبین و شعارهای مختلف دەدەن ئەوڕۆ لە شعاری مەرگ بەر جمهوری ئیسلامی ئازادی زیندانیانی سیاسی جمهوری ئیسلامی بە هەر جناح و دەستەیەک نامانەوێت دەبێ نابود ببێ و لێرەش شۆریان شعاردا کە ئەو مرکزی تەرۆریسمە منزوریان سەفارەت بوو دەبێ ببەسترێ و مەجموعانەوانە جەمعیەتێکی زۆری تێدا بەشدارن و هەموو خەریکی شعار و ئەوانن و قسە لە دەنێواندا قسان دەکەن و موزیکیش بڵاو دەکەنەوە بەڵێ کاک بێروس دیارە ئاکسیۆن لە زۆربەی وڵاتەکان بەڕێوە چووە لە وڵاتی بڵێن نۆروێژ هەتا ئێستا بیر و ڕایگشتی هەڵوێستی چۆن بۆ بەتایبەتەوە چەند ئاکسیۆنێک بەردەوام هەروە بەڕێوە چووە و هەر جاری ئاکسیۆنەکانیش بە ڕێژەیەکی بەرچاو پێی زیاد دەبێت هەڵوێستی بیر و ڕایگشتی چۆن بووە ئایا پلانتان هەیە بۆ دووبارە بۆ ئەم ئاکسیۆنانە هەر بەوە کفایەت دەکرێت کە کۆبوونەوە و خۆپیشاندان بەڕێوە بن یا پلانی دیتر هەیە بەڵێ ئەو ئاکسیۆنە ناوەندی کە من ئاگام لێبێ تانە ئیدامەی دەبێت
فتاوە کوونێ ئەو قیامەی کە لە ئێراندا بەرپایە زۆر جەسوورانە ئەوە لێرە لە دەرەوەی وڵات لە نروێژیش ئەوانە بە ئەشکالی مختلف بەڕێوە دەچێ وە تاو جگایی کە دەنگدانەوەی ئیجتماعی یا کۆمەڵایەتی لە نێو جامعەی نروێژ ببێ تا ئێستا وەڵاو هەم بازرگەر ئیتحادیەکان اتحادیە کارگەری نروێژ هەم خەڵکێکی زۆر ڕۆژنامەکان بە سەمپاتی و حمایەتەوە چاویان لێ کردو لە ئەو قیامە عەلەیهی جمهوری ئیسلامی و بەرە بەبەرە ئەوە ئیتافەتی دەبێ ئێمە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان یعنی موفق بین یعنی کە مەقاماتی دەوڵەتی نروێژ بەو قەناعەتە بگەێنین یا لە نتیجەی فشاری وەزعیەت کە یا سەفارەتیان پێداخەن یا سەفیری جمهوری ئیسلامی لە نروێژ ئیخراجکەن ئەوە دەبێتە نقطە موفقیەتێکی زۆر گەورە بۆ قیامی حەقخوازانەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێرانیش. بەڵێ زۆر سپاس هاوڕێ بەروزێ مە میوانمان لەسەر هێڵ هەیە سپاس بۆی کە ئاگاداری وەزی ئەوێت کردین لە مەجالدا حتمما دووبارە پەیوەندی پێوە دەگەین نازانم ئاکسیۆنەکە تاکەی بەردەوامە دواتر پەیوەندی پێوە بگرین و دووبارە گزارشێمان پێ بدەیەوە. زۆر باشە ئەگەر دووبارە پەیوەندتان کردەوە ئەوە ئەمە ڕفقایشی زۆرمان لێرن ئەوڕیانی کومیتا ڕفقەکان دیکە حتمما مراجعیان پێ دەکەین کە ئەوان حتمما پەیوەندی پێوە دەگرین. ئێستا کاک محەممەد خاکی لەسەر هێڵماوەتەوە میوانی بەرنامەی ڕاستەوە خۆی ئەم ڕۆژمانە دووبارە پەیوەندی پێوەشەوە دەگرینەوە. زۆر سپاس. خواهش دەکەم زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ کاک بەهروز ناسری کە لە وڵاتی نۆروێژ لە شاری ئۆسلو گزارشی لە ئاکسیۆنی ئەمڕۆدا کە بەڕێوە دەچێت. کاک محەممەد دووارە داوای لێبوردن دەکەم. ئێوە باسی ئەوەشتان کرد کە بە تایبەت خامنەی لەم چ ڕۆژانی دواییدا خۆشتان ئامانشتان پێدا کە لە قسەکانیدا وەکو ترساندن ینی وەکو کە ڕایگشتی بیر و ڕایگشتی بترسێنەوە وەکو هەڕەشەیە کە داعش هێرش دەکاتە سەر مەدرسەکان و مینگوزاری دەکاتۆم لاولا بەڵام خۆتان ئامانشتان پێدا ئەم کارەی ئەوان لە داعش خراپترە. ئێمە لەم یەک دوو ڕۆژەدا ڤیددیۆی واماندی زۆر دڵتەزێن بە تایبەت لە شاری هەمەدان کە خۆتان باستان کرد کە لە مەدرسەی شاهدی ئەردەبیل مەدرسەی ئیبتدایی چەند منداڵی گیانیان بەخت کردووە لە بۆکان کچێکی 7 ساڵ تەمەن کە لە مەدرسە دێتە دەرێ دروشمی ژین ئازادی دەدێ بە تەخەی ڕاستەوخۆ گیانی لەدەستاوە یا ئەم کچانە کە ڤیددیۆکانیان بڵاو بۆتەوە لە شاری ئەگەر هەڵەنەکەم لە ئەردەبیلە دووبارە ئەم هێزە ئەمنیەکان هێرش دەکەنە سەرم کچانەوە لیباسەکانیان لەبەر دەردێنن دەستڕێژی دەکرێتە سەریان. ئەم ڕێژەیە سەرکوتە بۆ ژنان بۆچی ئەوەندە توندا کۆماری ئیسلامی بۆچی ترس و خۆف کەوتۆتە گیانی خۆشی ئەم هەستەی و ئەحساسی کردووە کە پێشەنگی ئەم ناڕزایەتیە ئەم خۆپیشاندانانە ژنانن دەبێت چی بکرێت کە ئەم سەرکوتەکەم بێت؟ کاک ئەمیر ژنان پاشنەی ئاشیلی کۆماری ئیسلامیە یعنی نقطەی زعفی نقطەیەکە کە واقعان ئەیهێرێتە خوارەوە. ئێمە وەختی باسی ژنانەکەین یعنی باسی 42 ملیۆن لە خەڵکەکەین 43 ملیۆن نیوەی کۆمەلگاکەیە یعنی باسی دایکمانەکەین خۆشکمانەکەین کچەکانمانەکەین هاوسەرەکانمانەکەینەوە هەنا یعنی باسی نیوەی ئەو کۆمەلگاکەین کە بە هەموو جۆرێک دژی ئەو تەبعیز و بە ئیسلاح سەرکوتن کە بەسەریانەوەیە بەدیهی ترین شت سادەترین شت ساکارترین شتی ژنان یعنی پۆششی حتا لە پۆشش یا دەخالەتەکە ئەلان مەسەلەن هەر بۆ خۆیان لە ناویانە لە پاشەکشەکەیانە ئێستا خەریکن کە پاشەکشەکەن ئەوانەی کە پێشتر حاضر بوون ئەسیدکەن بە دومچاوی ژناکە بە ئیسلاح چارشێوی نەبێ ئێستا ێژێجا خۆ پاکستان و تورکیە و مصریش مسلمانە بەڵام حجاب ئیجباری نییە با حجاب بکەینە اختیاری ئەی چۆن بوو تۆ دوێکە ئەسیرت بە چاوی خەڵکا کرد ئەوە زەربی شاری خەڵکەکەیە ئەوە ئەو مبارزاتی خەڵکەکەیە کە ئیباتە پێشێ ئەمن پێم وایە بەخۆشیەوە هەموو شتەکان ئەوە نیشانەدا تەنها خاستی خەڵکیش داواکاری خەڵکەوە نییە مەسەلەن ئەو گەشتی بە ئیسلاح پیاو کوژ و ژن کوژەی ئرشاد لابچێ ئەسەن ناوەکەیشی قیزەونە یعنی ناوەکەیشی پێچەوانە ئرشادی چییە کاتۆ مناڵ کوژی حکوومەتێکە کە مناڵ ئەکوژی حکوومەت الان سازمانی عفوی بین الملل ئەمنستی ئینتەرناشنال بڵاوی کردووەتەوە
23 منداڵ لانی کەم 23 منداڵی کوشتووە 23 منداڵی کوشتووە بۆ بە هەزاران منداڵ بریندار بووە من ئەکسی منداڵم دیوە دەیان ساچمە لە تەنها بە پشتوێتی تەنها بە لاقیوێتی ئەوانە جا ئەوەت عەرزکەم من پێم وایە ئەم خەباتە ناچاریەکە بە پاشەکشێ هەر وەکو هەموو ئەو دیکتاتۆرانەی تر کردیان لە ناوچەکە پینوشە لە ئەمریکای لاتینەوە باشە ئەیوت من هەر هەم تا قیامەت هەر ئەبم شا هەتا ڕۆژەکانی آخر لە ئێرانە وایەوت سەدام وایەوت حافز ئەسەد وایەوت هەموو دیکتاتۆرێک لە منتەقا لە ناو چاو شۆسکۆ وایەوت ئەمان ناچارە بن کاک ئەمیر دیکتاتۆر یەک شتی عمومیان هەیە نەگوێیان ئەبیستێ نەچاویان ئەبینێ تەشخیص نادەن ئەو لە دنیایەکی تەوەهم و خیاڵیا ئەژین پیان وایە هەموو خەڵکەکە لەگەڵیەتی ئەو گزارشانەی کە پێ ئاوانە بەڵام خامنەیی لە ناویانە جزی ئەو کەسانەیە بە وردی ئیتلاع و زانیاری هەیە تەنانەت تەلەیفۆنی لەسەر دانەدانەی فەرماندە و وەزیرەکان هەیە بە پێی ئیتلاعاتە بڵاو بووەتەوە شنودیانەکە لە دژیان ئیسپاداکە ئەزانێ لە وڵاتەکە چیە گوزارێ بەڵام سوورە زانێ کە ئەگەر پاشەکشێ بکە ئەگەر پاشەکشێکە تیاچێ بەخۆی و بنەماڵەکەیەوە بە دەستگای حاکمیەتی مەسهبەوە و ئیسلام بە قەولی خۆیان گەورەترین زەرباخوا ئەوەیە ئێستا ئێژێ ئەوێسم ئێستا بلۆف لێ ئێستا ڕەجەز ئەخوێنێت ئێستا قسەی هەڵی و پلیت ئەکا ئێستا نازانێ شەواوە جاران قسەیەک بۆ یان و خامنەیە قسەی آخر لە ئێرانە ئەوەی کات ئەوە سێ جارە سوخەنڕانی کردووە بەجێ جارێ سێ جارە سوخەنڕانی کردووە خەڵکەکە زیاتر دێنەمەیان پیان وتووە بە خامنەیان وتووە کاکە تۆ قسە مەکە جز ئەو خەبەرانەکە هاتووەتە دەرۆ خەڵک تووڕابێ هەر ئەوەی کاکە میرەوە زۆر زۆر گرنگە جمهوری ئیسلامی بە مەدرسەکان بێژێ ئەکسی خامنەیی ئەکسی خومینی چون شاگردەکان یا دانیشتووەکان تووڕاکە ئەوانە لابن ئەمە پاشەکشەیەکی یەکجار گەورەیە ئەوە سمبڵی ئەو حکوومەتەیە یعنی ئەگەر ئەو خەباتە درێژەی بێت ئەگەر ئەو ڕێبەرانی عملی بە ئیسلاح توانن بە باشی خۆیان بپارێزن ئەگەر ژیرانە هەموو شتێک بچێتە پێشەوە ئەگەر یەکێتیەکە هەروەکو ئێستا هەیە باشتر و پتەوتر بێت ئەگەر خەڵکی کوردستان بتوانێت ئەو دەورە ئەساسی سیاسیە تەنها حتا دەورە بە ئیسلاح لە خیابانانە وەکو قسە وەکو گفتمان وەکو دیالۆگێکە هەیەی وەکو بەرنمەیەک ئەوانە باس کات کە ئیسباتی ئێمە چیمان هەرەکە یا جنبشی چەپ بتوانێت بە ئیسباتی باسی کە حەدی ئەقلێک لەم شەرایەتە کە هەرەکمانە ئەمە بکاتە فەرهەنگی عمومی خەڵکەکە دیارە هەموو حزبێت بەرنامەی خۆی هەیە بەرنامی حەدی ئەقل و حەدی یەکسەر لانی کەمولانی زۆر بەڵام یەک شت کە کۆکاتەوە کە ئەو خەڵکە بێژێ 1 2 3 4 5 6 ئێمە هەتا ئەمانە بەدەستنێرین پاشەکشێ ناکەین و ئەو ئەگەر ئەوانە با ینی ئەمەڵەن نەماوە یعنی ئیتر ئەو حکوومەتە ناتوانێت حکوومەتی کۆماری ئیسلامی بێ چون ئەو دژی هەموو ئەو شتانەیە مەسەلە نەگەر بڵێن زندانیانی سیاسی ئەلان مەسلەیەکی زۆر زۆر جددیە داواکاری ئازادی زندانیان باشە ئازادی مەتبوعات ئازادی هەموو ئەو کەسانە کە بەردراوە محاکمەی هەموو ئەو کەسانەی کە جەنایەتیان کردووە هەموو ئەو کەسانەی کە دەستڕێژیان کردووە ئەوانە هەڵوەشانەوەی ئەو دەستگای سەرکوتو ئەوانە ئەگەر خاستەکان نییە ڕۆشن بێ بە پێی تەوازونێکیش دیارە لە هەموو شرایەتێکە ناتوانانی هەموو خاستێک بڵێ بەڵام شتێکەیە وەکو ئازادی زندانی سیاسی هەموو وەختێکە توانی بڵێیت ئەوەیە کە ئەگەر خەڵکەکە یەکگرتنەکە زیاتر بێ بەرچاوەکە زیاتر ڕۆشن بێ بە خۆشیشەوە ئێستا لە دەرەوەی ئێران بزوتنەوەیەکی قەوی هەیە نەتەنها لە ناو کورد و پەنابەر و مەهاجری ئێرانی لە ناو خەڵکی وڵاتەکە لە زۆر پارلەمانەکانی دنیادا لە زۆر شوێنەکانە لە دنیای سینما لە دنیای موزیکا لە دنیای وەرزشە لە هەموو شوێنێک ئەم شعاری دروشمی ژن ژیان ئازادی جۆرێکە خەڵک بەشێک لە خۆی ئەزانێت ئەلان مەسەن کراسیان دروست کردووە کراس ئەو شعارەی پیوەیە
ئەمن خاڵکوبی سەر بەدەنم دی هەر لێسا لەو ماوە کورتا ئەو شعارەی پیۆیەوە ئەوانە ئەوەیە ئەم شعارە ئەم داواکاریە و ئەم یەکگرتنەوە ئەگەر ببێ من پێم وایە کۆماری ئیسلامی ناچارە بێت پاشەکشەی زیاترکە و ئێمە بە ئاخری نزیکە بین ئیسلاحێکەیە لە فارسیە پێڵێن بە ئیسلا ئەوەڵی پایان ئاغازی پایان واقعاً ئێمە خەریکین بە ئاخر و ئۆخر معلوم نییە ئەوە بە قەتعیەتی ریاضی ناتوانانی بڵێ بەڵام هەموو شەواهدەکان کاک ئەمیر ئەوە نیشانە با یەک شتت ئەرزکەم کابراایکی محقق هەیە کاری تاریخەکە لەسەر 4 ئینقلابی ئێران کردیەتی ئینقلابی وتەی 1906 1332 هی مصدق 1357 4 عاملی ئەسلی لە هەموو ئەوانە کە دیەتی لەمەشا ئەبینێ ئەوەی کە لە سەراسەریە ئەوەی هەموو قشر و چین و تەبقەیەکی تایەوە ئەوانە ئەوەی شعارێکی هەیە ئەوەی خەریکە ڕیزش لەسەرەوە هەم لە ناو بەشی خواروی ڕۆحانیەت و بەشی خواروی دەوڵەت خەریکە دەست پێیەکە ئەگەر ئەمە بڕواتە پێشێ کاکە میر ئێمە ڕۆژهایەکی زۆر خۆش چاوەڕێمانەکاوەکو خەڵکی کوردستان بۆ خەڵکی ئێران بەڵێ زۆر سپاس کاک محەممەد بۆ ئەو تەوزیحدانە جێی پرسیارت نێشتەوە سپاس بۆەوەی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆمان بوو حتمەن لە ڕۆژانی داهاتوودا دووبارە پەیوەندیت پێوە دەگرین و لێدوانی جەنابیشت دەبیستین زۆر سپاس بۆ بەشداریت سپاس بەڵێ بینەرانی ئازیز ئەوەی کە بیستان توێژێک بوو لەگەڵ کاک محەممەد خاکی هەڵسوراوی سیاسی و یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵە کە لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆ و ڕۆژانی ڕابردوو لێدوانێکی باشی بووە بە ئێمە و بینەرانی ڕاگەیاند پێش کاک محەممەد دیار بوو لە نێوان بەرنامەکەشدامە چەندێک لە هاوڕێیانمان لە دەرەوەی وڵات لە وڵاتی ئالمان لە وڵاتی سوئێد لە وڵاتی دانمارک فنلاند لە نۆروێژ و لە سوئێد ئەم هاوڕێیانەمان لەوێ ئاکسیۆن بەرەوە دەچوو ئێمە ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوەگرتن و وەزیەتی ئەویان بۆ باسکردین ڕێژەی بەشداری ئاکسیۆنەکانی ئەمڕۆ لە دەرەوەی وڵات زۆر بەرچاوە ڕۆژ لەگەڵ ڕۆژ ئەم ئاکسیۆنانە زیاتر بەربڵاوتر بەڕێوە دەچێت و زیاتر خەڵکی پێزیاد دەبێت نەتەنیا لایەنە سیاسیەکان بەڵکو ئەو جۆری کە هاوڕێیان ئاماژیان پێدا خەڵکی ئەو وڵاتەش هاتوونەتە پشت ئەم دروشمە هاتوونەتە پەش ئەم داخوازیانەی کە مافی ڕەوای کۆمەڵانی خەڵکی ئێرانە پاڵپشتی دەکەن و بە پاڵپشتی و هاودڵی و هاودەنگی ئێرانیەکانی دەرەوەی وڵات ڕێپێوان دەکەن و دروشمی ژنجیان ئازادی و پشتیوانی خۆیان لە ئێرانیەکان دەردەبڕن ئێمە ویدۆمان بەدەست گەیشتووەکە لە شارەکانی کوردستان بەدەست هاوڕانی ئۆتاق فەرمانیان جوانبووە دەڵێ ئێستا کاکامران لەگەڵمانە کاکامران ئەم کاتت بە کاکامران لە وڵاتی سوئێد لە شاری ستۆکهۆلم کاکامران دەنگی ئێمە تەیە کاکامران دەنگم هەیە بەڵێ دەنگت دێت بەڵام ئینتەرنێتت وا دیارە لاوازە لە شوێنێک ڕاوەستیکە دەنگت باشتر دێدەوانە متوجه مشكلة هم ليرة تزم المشكلة إنترنتية لو شبكة وصلهم أدي إجازة دي يجود خيرك وصل بين شون أقولهم دارين شون دول ئێستا باشە کاکامران ئەگە ئاوا بێت ئەوە باشە فقط دەنگت کەمێک زەعیفە ئێستا باشە فەرموو کاکامران لەم ئاکسیۆنی ئەمڕۆ گزارشمان بۆ بدا ڕێژەی بەشدار بوو دیارە کە زۆر بەرچاوە لایەنە سیاسیەکان کێن بەشداریان کردووە بەڵێ هاوڕێنی وێرە سلااو بۆ خۆت و بۆ بینەرانی عزیزی کۆمەڵە تیوی و سلااو و ڕێز لە هەموو خەڵکەوە لە خیابانەکان لە ڕاپەرینن هاوڕێ ئەمیر ئەمڕۆ ئەم پەراخانە لە تەرەفی جەمعیەتی حمایەت ئەسکوزشی مەردمی ئیران دراوە ئەمە مەرحەلەی دووەمی ئەم ئەکسیۆنەیە مەرحەلەی ئەووەڵی لە سەعات 12 ڕێژەیەکی دوور و درێژ و گەورە بوو کە لە ناو شاری ستۆکهۆلم بەڕێوە چوو لە تەرەف ناوەندی هەڵکاری
احزاب سیاسی احزاب سازمانهای سیاسی کوردستان بەڕێوەچوو بوو ئەمە مەسئلە دووەمیان تەحسنی ئەو ڕۆمانەکە لە تەرەف جەمعیەتی حمایەت لە خزمەتی مردمی ئیرانەوەیە و هەر وەکو دەبینن پەرچەمەکان ئەنواعی ڕەنگی تێدایە لە خەڵکی منفەرەدی سیاسی و غێری سیاسی و تەواوی ئەحزاب و سازمانەکان لێرە هەن و ئێمەش وەکو کۆمەڵا و تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمونیستی ئێران بە هەناوە فراخانە هاتوین و شرکەتمان هەیە. کاک کامران ئەم ئاکسیۆنانە هەڵوێستی یەکێتی ئوروپایی نەگۆڕیوە چ هەڵوێستێکیان گرتووە تا ئێستا؟ بەڵێ هاوڕێ ئەمیر سیانە بابی احترازات لەناو ئێران بوو ئێستا بەر ئەسەری مستەمربوون و ڕێژەی زیاد لە حەدی و درێژبوونی زۆر تەسیری داناوە لەسەر مدیاکان و پاڵەمانەکانی ئەو وڵاتانە کە ئابزارهای ئەسلی حکوومەتن بۆ دانانی قانون و تەماس لەگەڵ خەڵکی خۆیان ئەگەر لە بیرمان بێ پێشووتر مدیاهای دەوڵەتی هیچ سکوتیان زیاتر اختیارە کرد بۆی کە ئەم اعتراضاتانە لە سەرتا سەراسەری ئوروپا هیم بکەن بڵاوکەنەوە ئێستا بەرئەسەری هینی ئەم ئاکسیۆنانە بوونی ئەم ئاکسیۆنانە و مستەمربوونیان و خەڵکی یەکجار زۆر کە دێن لەم حاڵەتی احتلای انقلابەدا شرکەت دەکەن مەجبورن هەمیشە بڵاوی یەکەنەوە و خەبەرەکان نەدەن و هەروەها ئەوەی کەوا لەسەر سیاسەتی ئەم وڵاتانە بڵام چ تەسیرێکی داناوە ئەگەر جۆر دێنێ ڕۆژانە ڤیدیۆهایەک بڵاو دەبێتەوە لە هینی سماعەکان کە لە پارلەمانەکان خەڵک وردە وردە دێنە دەنگ حکوومەتی دەوێت ئەو خەڵکان لەوە زیاتری دەوێت وەزیفەی ئەمە لەوە زیاترە کە لێرە دانیشین و بەیانیەک فەقەت لە مەحکومەتا بێت ئەوە ئەو شتەیەکەوە تا ئێستا چاوەڕان کراوە و دەبیندرێ لەرە زێردوو وڵاتکە بە خۆتان دەزانن تەحریمەکانیان تۆزە زیاتر کردێتەوە لەسەر ئەفراد وابەستە و شرکەتە وابەستە بە ڕێژیم. کاک کامران جگە لە لایەنە سیاسیەکان و ئێرانیانی دەرەوەی وڵات لەم ئاکسیۆنەدا خەڵکی ئەم وڵاتەش بەشدارن؟ بەڵێ ئەگەر من لەم بەر ئەگەر دەبینن خەڵکایەکی سوێدی هەن کە مستاقن و زۆر بە نیگەرانیوە و بە دڵەوە منتەزرن دابزانن چ دەبێت و دێن دەپرسن کە وەزعیەت بە چۆن گەشتووە وەلی یەکێکی دیکە لە ئەسەراتی ئاکسیۆنانە کە لە دەرەوەی وڵات طبعاً نەشەدبیتن لە خزمەتای ناوخۆی ئێرانەوە خەی بۆ عەجینکردنی خەڵکی ئەم وڵاتەیە لەگەڵ ئەم احترازاتانە خەڵک لە هەموو ڕەنگێک و هەموو شوێنێکەوە شرکەتیان هەیە بەڕاستی و ڕێژەی سوێدەکان وەکو من خۆم لە وڵاتی سوێدم کە بڵێم لە چاو احترازات و ئاکسیۆنهای پێشوو زۆر زیاترە و زۆر بەرچاوە ئەگەر ئێستا من بە دەلیلەوەی کە ئیمکاناتەکەم کە من ناتوان فۆکوس بکەم دەنایەوە دەتوانم دەبینم لێرە بیبین. بەڵێ کاک کامران لەلایەن تەشکیلاتی خۆمانەوە وتار پێشکەش کراوە تا ئێستا لە ئەمڕۆ؟ کاک کامران دەنگی منت هەیە؟ دەنگی من هەیە؟ بەڵێ دەنگتان هەیە. بەڵێ هاوڕێ ئەمیر ئەم بەرنامە لێرەدا هین بکەم و ئەم بینن لە پارلەمان نمایندەی پارلەمان لێرە دێن قسە دەکەن لە ئەحزابی قسە دەکەن ئەحزابی سوێدی و فەقەن ئەحزابی ئێرانی دوای ئەوە دیکە ئەم بەرنامە بەڕێز دەکات ئەگەر بەڵێ کاک کامران زۆر سپاس بۆ ئەوەی کە ئاگاداری وەزعیەتی ئەوێت کردین حتمما لە درێژەدا مەجال بوو دووبارە پەیوەندی پێوە دەگرین و گزارشەوەمان دووبارە پێدەی زۆر سپاس و بەشداریت کاک کامران دەباغی لە وڵاتی سوئێل لە شاری ستۆکۆڵم. زۆر
سپاس بۆ ئێوە شەڕە ئەمیرگیان ژیان ئازادی کاتێک بخێر. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز هەر ئەوەی کە دیتان ئەمڕۆ زیاتر لە دەرەوەی وڵات ئەم ئاکسیۆنانە کە بەڕێوە چوو هێنامانە سەر خەت ڕاستەوخۆ ئێوەشمان ئاگادار کردەوە لە یەک دوو شاری دیکەش لە دەرەوەی وڵات هەیە ئێمە هەوڵ دەدەین دووبارە پەیوەندیان پێ بکەین و لەگەڵ چەند هاوڕێک کە قرارە گفتوگومان بێت و لە وەزعەتی خۆیان لەم ئاکسیۆنە ئاگادارماکەن. چەند ڤیددیوەیەکمان بۆ هاتووە لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆ هاوڕێ کاروان ئەگەر ئامادەیە ئەم ڤیددیوانە بگرێت زوو دەینەوەلاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆ. ئەردەبیل شەنبە 23 مهرمان کل شهر به هم ریخته. اردبیل شنبه همه جا رو به هم ریختیم. 23 مهرمان اردبیل شنبه 23 مهرمان کل شهر به هم ریخته. اردبیل شنبه همه جا رو به هم ریختیم. 23 مهرمان بلنجة 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 هيش نماوة هاي بلنجة 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 هيش نماوة هموي ونبو بزربو لجرها ولي عباوة هموي ونبو بزربو بدس حكمي ملاوة هاي بلنجة 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 هيش نماوة هاي بلنجة 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 هيش نماوة هموي ونبو بزربو بدس حكمي ملاوة هموي ونبو بزربو لجرها ولي عباوة لجرها ولي عباوة
حكمي ملاوى سدي بيستمكتي عبا ومقنع عباوى هاي بلنجا 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 هيج نماوى هاي بلنجا 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 هيج نماوى همي ونبو بزربو بدس حكمي ملاوى همي ونبو بزربو لجر هؤلي عباوى لجر هؤلي عباوى أو مقنعي في الرياضة برخصار ببينهم أو عبايي في الرياضة بضالك ببينهم تيري في منجسي ما تصار يدك أبرينهم هاي بلنجا 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 هيش نماوى هاي بلنجا 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 هيش نماوى همي ونبو بزربو بدس حكمي ملاوى همي ونبو بزربو لجر هوري عباوى لجر هوري وەکوکاسو سەرگەردانی دەستەمۆ یەشکی گریانی وەکوکاسو سەرگەردانی دەستەمۆ یەشکی گریانی هەرچەند بازار دەزیوم سەر بزێو بووم لە بەزیوم سەر بزێو بووم لە بەزیوم
birtev hortu merhatım rev destu milteftan hev levi meydani geç ucunu birtev hortu merhatım rev destu milteftan hev levi meydani Cani weh meydani dilim purbaşe dilani Cani weh meydani dilim purbaşe dilani Partizani, şehirani, başındayım maru, taru, can, rolay gargari, ralo rangari, mezuna şenari, tacangan mabe, bir dameşkade, ağızdan de koşan, can, tişeye maya, regeye maya, rageyna duayinde. تأخيره ندوری جه سرما برسیدی و آزاری جان نمارو خیله بیر من نفسه دوای من دلاهله فیلی شایدن او توی روان هزارم گولی سوری جان مشغل بدسته یک بیرو هسته سر کوتن نواکتن Partizani, şehirani, başındayım malu, saru, can, rolay gargari, ralo rangari, mezuna şenari. شقام کۆڵان بە کۆڵان ژینا زیندووە دلێر و جوان ڕەمزی خەباتە دڵپڕاواتە هاواری ژنە دژدە سەڵاتە بەدوو تەوێڵم ئەی پەریزادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە لاچکەکەت لەسەر جادە بەهادە ژینای چاوژان تاگریجت لەسەر کوڵمت بەلادە ژینای چاوژان سەر هەڵدان ژینە بەرخۆدان ژینە ژینە ناوی تۆ کڵپەی ئەورینە
هەستە ببینە ئەو ڕقوقینە لە تۆڵەی تۆوە گڕی سوورە سەریشینە سەر هەڵدانژینە بەرخۆدانژینە لە دوو تا هاتون گەلی ئازادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە چاوکەژە لەچکەکە دلادە لە چەکلادە ئەگریجت لەسەر کوڵمت بەلادە لە چەکلادە بە دوو تا هاتون گەلی بندەستان کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە چاوکەژە لەچکەکە دلادە لە چەکلادە ئەگریجت لەسەر کوڵمت بەلادە لە چەکلادە سڵاوێک لە هەڤاڵانی سەرشەقام ئەم جمهوری ئیسلامی یەک کابوسێکە یان بە کوردی شەوەیەکە لەسەر سینجی ئێمە چۆچی نەحسی داوکتاوە ئەوا بۆ نزیکەی 40 ساڵ دەچێ ئەم کابوسە ئەم شەوەیە هەر بە زەبری شەلاق و گولە و شمشێر ئەم ئێرانەی کردوتە ئاخوندستان و بەرەبەرە هێناویەتە دواوە ئەوا بۆ نزیکەی 40 ساڵ دەچێ ئەم دێوەزمە گریسەیە دەستی خستۆتە بەربینی قامەتی بەرزی ئازادی خۆشەویستی و ئینسانیەت بەڵام هێشتا دوای نزیک بە 40 ساڵ نەبۆی خراوە و نەپێی خنچێندراوە ئەم ڕۆژانە ئەم ڕۆژانی بەفراندارە لە توێی خۆفی ئەم کابوسە 40 ساڵەدا چما من خەون دەبینم ئەم ئێرانە ئەم ڕۆژانە لە چوار لاوە خرۆشاوە ئەم ڕۆژانە ئەم ڕۆژانی بەفراندارە لە توێی خۆفی ئەم کابوسە 40 ساڵەدا چما من خەون دەبینم بۆنی بەهارێکی تر دێ شەوقی ڕۆژگارێکی تر دێ دەنجی گفتارێکی تر دێ سۆزی هاوارێکی تر دێ خوڕەی ڕووبارێکی تر دێ سڵاوتان لێ سڵاوتان لێ هەڤاڵەکانی سەرشەقام سڵاوتان لێ تیشت باڵەکانی سەرشەقام ئەم ڕۆژانە ئەم ڕۆژانی بەفراندارە لە توێی خۆفی ئەم کابوسە 40 ساڵەدا چما من خەون دەبینم ئەم ئێرانە ئەم ڕۆژانە لە چوار لاوە خرۆشاوە
چندا سخت و دور بی آویر دور مای پیدو آگر بی ای آقابات چندا سخت و دور بی آویر دور مای پیدو آگر بی بریا بیرست جارم برناد او میره هر دم آباد بریا بیرست جارم برناد او میره هر دم آباد به آزادی گرد چین بریا چینا کارگران هرین بریا تکوشان بریا چینا کارگران هرین بریا تکوشان آلای زوریا جورا شام کلین هر بروجا سرگاتن دکن آلای زوریا جورا شام کلین هر بروجا سرگاتن دکن بەڵێ بینەرانی ئازیز لە خزمەتتان داین بە بەرنامەی ڕاستەوخۆ هەروەک ئاگادارن دوێنێ لەلایەن خەڵکو و لەلایەن کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی مەدەنی و خوێندکاران بانکهێشت کرا بۆ مانگرتنی سەراسەری لە ئێران و ئەمڕۆ دیتمان بە خۆشحاڵی و جارێکی تر کوردستان بە تەواوەتی بەم مانگرتنەوە پەیوەست بوو و چەند شارێکی تریش لە سەراسەری ئێران هەڵپشتی خۆیان بەم بانگەوازە کرد و دوکان و بازاڕەکانیان داخست. بەپێی ئەو هەواڵ و راپۆرتانی کە بەدەستمان گەیشت ئەمڕۆ دوکان و بازاڕیانی شارەکانی مەهاباد، بۆکان، پیرانشار، سەقز، بانە، دیواندەرە، سنە، مەریوان، کرماشان، شاری ڕێی، کەرەج و چەند شارێکی تر ئەمانەش دوکان و بازاڕیان داخست و هەر لە سەعاتی 12 نیمەڕۆ بەپێی ئەو بانکێشتەی کە کرابوو هاتوونەتە سەر شەقام و دژ بە ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی دروشمیان وتوێتەوە و لەگەڵ هێزە ئەمنیەکان تێکەڵچوون. هەتا ئێستاش ئەم خۆپیشاندان نەڕزاتیانە هەردێت و پەرەدەستێنێت و شارەکانی پێ زیاد دەبێت. ئێمە لە هاوڕێیانمان لە بەشی ئۆتاق فەرمان ڤیددیۆکانی کە تازە بەدەستمان گەشتووە ئامادەی دەکەن کە لە درێژەی
بەرنامەکانی تلویزیۆنی کۆمەڵەدا حتمەن بڵاوی دەکەینەوە ئێوەشی لێ ئاگادار دەکەین. ئەمە لە حاڵێکدایە کە ئەمڕۆ کرێکارانی پیشەسازی نەوت و پێترۆشیمی ئێران ئێتسابەکان چۆتە ناو شەشمین ڕۆژی خۆیەوە ئەمەش زۆر ئومێد بەخشە هیواداری کە هەموو کرێکارانی پیشەسازی نەوت و پێترۆشیمی گازیش باقی ئەم کرێکارانش پاڵپشتی ئەم ئاخێزە جەماوەرە بکەن و مانگرستنی خۆیان ڕابگەێنن. چەند پامێکمان بۆ هاتووە لە شاری سنە. لە شاری سنە پامان بۆ هاتووە هاوڕێیان ماندوو نەبن. زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەو ڤیددیوانەی کە دەینێرین بڵاوی دەکەنەوە بەداخەوە ئینتەرنێت زۆر لاوازە ڤیددیۆ زۆر گیراوە نردومانە بەڵام ئێستا بەدەست ئێوە نەگەیشتووە. سپاس بۆ ئەو بەرنامەی ڕاستەوە خۆتان. بینەرێکی تریشمان لە شاری مەهاباتەوە نووسێتی ئەم کاتتان باش مەهابات هەر لە سەعاتی 12ەوە خەڵک هاتوونەتە سەر شەقام و هێزە ئەمنیەکان ترس و خۆف کەوتۆتە گیانیان لە چەند گەڕک هەر لە شوێنێکنا لە چەند گەڕکێک خەڵک لەسەر شەقامن و دش بەم ڕژیمە جەنایەتکارە دروشم دەڵێنەوە هێزە ئەمنیەکانیش تا ئێستا ناتوانیوە هیچ پێشڕەویە بکەن و ترس و خۆف تاوی گیانیانی داگرتووە. سپاس بۆ بەشداری بۆ بەرنامەی ڕاستەوخۆتان کە ئەم چەند ڕۆژە نزیک بە مانگێک ئێوە توانیتانە زۆر بە جوانی هەواڵ و راپۆرتەکان بە بینەرانی ئازیز ڕابگەێنن. بەڵە بینەرێکی تریش لە شاری مەریوانەوە. بەڵێ ئەم بینەرە دەیناسین. زۆر سپاس بۆ پەیامەکەت. سلااو بۆ ئێوەش سلااو بۆ خۆراگریتان. حتمما پەیامەکەش دەگەێنین. زۆر سپاس. بینەرانی ئازیز ئێمە بەرنامەی ڕاستەو خۆمان هەتا چەند خولەکێک دەوەستێنین. ئێوە دەتوانن ئێستا سەرنجتان ڕابکێشین بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلویزیۆنی کۆمەڵە. دواتر هەم بە بەشی فارسی هەم بە بەشی کوردی ڕاستەوخۆ دێنەوە خزمەتان. ئێستا چەند ڤیددیوەیەکی تازەمان بەدەستەوە گەشتووە. ئەم چەند ڤیددیوە ببینن دواتر درێژەی بەرنامەکانی تلویزیۆنی کۆمەڵە بڵاو دەبێتەوە. تا دوایی کاتێکی خۆش. وەڕووکاسو سەرگەردانی دەستەمۆ یەشکی گریانی وەڕووکاسو سەرگەردانی دەستەمۆ یەشکی گریانی هەرچەند بازار دەزیوم سەر بزێو بووم لە بەزیوم سەر بزێو بووم لە بەزیوم
سڵاوێک لە هەڤاڵانی سەرشەقام ئەم جمهوری ئیسلامی یەک کابوسێکە یان بە کوردی شەوەیەکە لەسەر سینجی ئێمە چۆچی نەحسی داوکتاوە ئەوا بۆ نزیکەی 40 ساڵ دەچێ ئەم کابوسە ئەم شەوەیە هەر بە زەبری شەلاق و گولە و شمشێر ئەم ئێرانەی کردوتە ئاخوندستان و بەرەبەرە هێناویەتە دواوە ئەوا بۆ نزیکەی 40 ساڵ دەچێ ئەم دێوەزمە گریسەیە دەستی خستۆتە بەربینی قامەتی بەرزی ئازادی خۆشەویستی و ئینسانیەت بەڵام هێشتا دوای نزیک بە 40 ساڵ نەبۆی خراوە و نەپێی خنچێندراوە ئەم ڕۆژانە ئەم ڕۆژانی بەفراندارە لە توێی خۆفی ئەم کابوسە 40 ساڵەدا چما من خەون دەبینم ئەم ئێرانە ئەم ڕۆژانە لە چوار لاوە خرۆشاوە ئەم ڕۆژانە ئەم ڕۆژانی بەفراندارە لە توێی خۆفی ئەم کابوسە 40 ساڵەدا چما من خەون دەبینم بۆنی بەهارێکی تر دێ شەوقی ڕۆژگارێکی تر دێ دەنجی گفتارێکی تر دێ سۆزی هاوارێکی تر دێ خوڕەی ڕووبارێکی تر دێ سڵاوتان لێ سڵاوتان لێ هەڤاڵەکانی سەرشەقام سڵاوتان لێ تیشت باڵەکانی سەرشەقام ئەم ڕۆژانە ئەم ڕۆژانی بەفراندارە لە توێی خۆفی ئەم کابوسە 40 ساڵەدا چما من خەون دەبینم ئەم ئێرانە ئەم ڕۆژانە لە چوار لاوە خرۆشاوە شنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بەفریداگین کاری وڵاتەکەم باوەکەم باو منژی لەمۆ مەوژی لەموای دوایە زەران ناو لێ پژان نیسانەوان گردە هاویم مەیڵی بەوان گۆلانی ژیان هەیڵ